دەکەین با شیکارکردنی پرسیارەکانی ڕاهێنانی شەشی زا پرسیاری یەکەم و دووەم و سێم پاشان پرسیارەکانی دوایەکبەستن لە پێداچوونەوەی گشتی لە پرسیاری 38 تا 55 چەند پرسیارێکی لەسەر دوایەکبەستن تایە لە سوورەکانی تەزووی گۆڕاوە ئەوانە شیکارەکەین و چۆنێتی شیکارکردنی پرسیارەکان و ڕێگاکانیشی وردەوردە ڕوونەکەینەوە گرنگەوە تۆ دوای من هەوڵ بە یەکێک پرسیارەکان شیکار بکەیتەوە چەند جارێک دەتوانین دوای تۆمارکردنی ئەم ڤیدیۆیە بۆ خۆت لێی بێتەوە تا بەتەواوی شارەزابی و مژدەیەوە شت پێ بەم لە هەرە ئاسانترین سوالەکانی کتێبەکەیە بەیجنەوە بەو چاوە سەیری مەکەن کە بابەتێکی زۆر قورسە ئێستا ژووردەوردەوەی لەگەڵ دەستپێکردنا ئێوەش وەکو من زیاتری شارەزابن کە چەندێک بابەتەکە ئاسانە بۆیە ناحەی نفسی ئامادە بە کە تۆ هیچ پرسیارێکی قورسە لە بەردەمانیە دڵنیا بە ئاسانترین شێوازی سوال هەلەکەین هەموو پرسیارەکان شیکارەکەین و هیچیشان ئەو پرسیارە زەحمەتە نییە کە تۆ نفسیان لێ بترسی با دەستکەین بە ڕاهێنانی شەشی زا بە پرسیاری یەکەم هەروەکو دوێنێ چەند تێبینیەکمان وت لەوانە ئەگەر پرسیارێک جیاوازی ئەرکی سەرچاوەکە یان تەزووی سەرچاوەکەی بە شێوەی هاوکێشەیە ڕاستەوخۆ ئەمە لێەوە دەست پێەکەین ئەڵێن بە بەراوردکردنی ئەمە هاوکێشەیە بە هاوکێشە بنەڕەتیەکە لەوە شەو عادەتەن VM و ئۆمیگا ئادۆزینەوە یان IM و ئۆمیگا ئادۆزینەوە ئەنی ئەبێتە دوو زانراو کەواتە ئەم جۆرە پرسیارەی کە جیاوازی ئەرک و تەزووی سەرچاوەکە بە شێوەی هاوکێشە ئەیات ئەبێ بزانین قورس نییە وەسووکە کەواتە لە کاتێکە یعنی لە هەمان کاتە دوو دانە دراومانەهاتێ ئەم پرسیارە دەست پێ بکەین پرسیار یەک لە ڕاهێنانی شەشی زا ڕاهێنانی شەشی زا سەرچاوی شێرکی گۆڕاو نرخەساتیەکەی V 20 ساین ساپایتیە کەواتە ئەمە سەرچاوەیەکی ئەرکی گۆڕاوە باوێنەکەی بکێشین ئەمە سەرچاوی شێرکی گۆڕاو جیاوازی ئەرکەکەی جیاوازی ئەرکە ساتیەکەی بە پێم پەیوەندی ئەدرێت B ساین ساپای T بە دوو جەمسەری سوڕێکەوە بەستراوە بەرگێکی پوختی 100 ئۆمی تایە ئەمە بەرگوێ پوختەکە 100 ئۆمی لەسەر نووسم 100 ئۆم و مگنەبارگێکی پوخت لەگەڵ یا دوایەک بەسراوە لەگەڵ بەرگێکە تەعەن دوایەک بەسراوە بەم شێوە هاوکۆلکەی خودمونەکاریەکەی لەدایە دوو هێنریە واتە ئێڵی کەپیتاڵ سەفر و لەدایە دوو هێنریە کە بە ئێچ کەپیتاڵی نووسین دوایەک بەسراوی تێدا بڕی ڕێگری سوورەکە و جیاوازی ڕۆگەی نێوان توندی تەزوو جیاوازی ئەرک دۆزەرەوە کەواتە داواکراوەکەی لێرایە نووسم یەکەم بڕی ڕێگری سوورەکە ڕێگری هێمای زێدمان بۆ دانا کە بەرهەڵستی هاوبەشی بەرگری و بربەستیە لە سوورەکە بە ئۆم دەپێورێت گۆشەی جیاوازی ڕۆگە دووەم داواکراوە با دەستکەین بە شیکاری پرسیاری ژمارێک تەبعاً ئەمە پرسیاری یەکەمە لە ڕاهێنانی شەشی زا وتمان هەر پرسیارێک جیاوازی ئەرگیان تەزووی سەرچاوەکەی بە شێوەی هاوکێشە ڕاستەوخۆ بەم ڕستەیە دەست پێ بکە بە بەراوردکردنی بە هاوکێشە بنەڕەتیەکە بە هاوکێشە بنەڕەتیەکە هاوکێشە بنەڕەتیەکە کامەیە عینەن خۆی نووسمەوە لێرە نووسم VM ساین عینەن ئۆمیگا لەگەڵتی لێرە ئۆمیگام دەزەکەوێت کە ساپایە ئەمە ئۆمیگایە و بیستەکەش گەورەتی نرخی جیاوازی ئەرکە کەواتە ئێستا دووشتم هەیە یەکەم ئۆمیگا کە کاتە سا پای یەکەی ئۆمیگا لە بەشیەکە خوێنمانە ڕادە بۆ چرکە گۆشە خێراییە یان گۆشە لەرێ دووهەم شت کە دەستم کەوتۆ VMە VM بریتێ لە 20 ڤۆڵت پاشان بیر لە پرسیارەکەکەمەوە با بزانم بۆ دۆزینەوەی زێت چیم پێویستە زێت بە پێی یاسای ئۆم لە پێشابیری لێکەمەوە کاتە VM ئەکاتە زێت دەکاتە VE لەسەر IE یان VM لەسەر IM بەڵام لێرەیە VM نییە بەس VM ئەم هەیە بەڵام ئەگەر لەمەشەوە من VE بدۆزمەوە IE شم نییە کەواتە واز لە یاسای ئۆمێن تەواو ما فکری دووهەم یعنی ئەگە فکری یەکەم نەیگرت دوو فکری دووەم چییە ڕێگری ئەتوانم بە یاسای ڤیساگۆرس بدۆزمەوە ئەگەر ئۆم نەبوو ڤیساگۆرس ئەوانەش ئەممان نەیزانین یاسای بەسیتن ڕێگری کە زێدە
ئەکاتە ڕێگی دووجا ئار دووجا زائد XL دووجا زۆر باشە بەڵام من ئارم هەیە بەس خۆی XLم نییە کەواتە هەنگاوی یەکەم دوای ئەوەی هاوکێشەکەم بەراورد کرد ئەمانم دەرێنا هەنگاوی یەکەمە بێ XLم هەبێ XL ئاسانە دۆزینەوەی لەبەرەوەی Lم هەیە و ئۆمیگاشم هەیە ئۆمیگا کە نرخەکەی چەندێکە 100 پای ڕاد بۆ چرکەیە کەواتە ئێستا XL مسۆگەر بوو کە XL مسۆگەر بوو لەگەڵ ئاڕا بە یاسای فیساگۆرس هەنگاوی دووهەم ڕاستەوخۆ ڕێگریە دۆزمەوە بە فیساگۆرس ئەوە ئەویش تەواو بوو کە ڕێگریشم هەبوو ئەوسا بە یاسای تانجنت گۆشەی جیاوازی ڕۆگە زۆر بە ئاسانیە دۆزرێتەوە کەواتە دوو هەنگاوە تقریبەن سێ هەنگاوە بە تانجنتەکەەوە لێرە هەنگاوی یەکەم نیشاناکەم دۆزینەوەی XLە بەڵام XL یاسای ئۆمیشی هەیە ئۆمیگا Lشی هەیە دووپای FLشی هەیە ئەوەی لێرە زەرورە بەکاری بێنم ئۆمیگا L چکە ئۆمیگام هەیە لەگەڵ L کەواتە XL کاتە ئۆمیگا L بەکارهێنین ئۆمیگا L ئۆمیگاکەمان 100 پایە ئۆمیگاکەمان 100 پایە ئێڵەکەش لە 12 هێنریە کە ڕەتی لە 12 یەکەین ئێستا قیمەتی XLمان دەزەکەوێت بە ئۆم زۆر باش لە 12 کە ڕەتی 100 ئەمێنێتەوە ئەکاتە 2 لەگەڵ 20 کە ڕەت 3.4 20 کە ڕەتی 3.4 یەکەین 20 کە ڕەت ئەمە لەگەڵەوە بێتە 20 3.4 2 چواری هەشت 2 یەکی 2 2 سێی 6 سفرێکیشمانێ مەش سفرەکە دوو خانەش جاکەینەوە کردیە 62.8 ئۆم کردیە 62.8 ئۆم ئەشتانی بە حاسی بە حسابەکە وکەی ئاسانتر بەڵام زیاتر بەدەست کە حسابەکانەکەین سوودێکی هەیە فکرمان ناڕات زیاتر لەگەڵ سوالەکەیە بین کەواتە ئێستا با هەر بنووسم XLم دۆزیەوە ئەوە XL 62.8 سێرکە هەنگاوی یەکەمم نەجاتدا نیشانەیەکەم لەوە ڕقم سۆدەکەم دووهەم زێد سەرێتی هەنگاوی دوو نیشانەیەکەم ئەڵێ مەمە دوو هەنگاو یەک دوو زێد ئەکاتە وتمان پێشتر بیرمان کردەوە کە بەسە ئەم تازە زێتم دەست ناکرێ مەجبورم بە ڤیساگۆرس مادەم دوای بستنەکە دوانیە بەرگری و مگنە باگە ئار دووجاو هەیە لەگەڵ XL دووجا باشە زێ دەکاتە چی ڕێگی دووجای بەرگریەکە سا دووجاکەینەوە بێتە 10,000 زائید XL ئێستا دۆزیمانە 62.8 دووجانی لە 180 قیمەتی زێت دەست ئەکەوێت ئێستا بزانین زێ دەکاتە چەند 118 118 ئۆمەکە بە حاسی بە خێرا دەرێنین نووسین گۆشەی کەواتە گۆشەی جیاوازی ڕۆگە هەنگاوی سێ هەمە معنای ئەم پرسیارە من ئەبێ بە سێ هەنگاو نەجاتی بم زۆر باشە هێڵکاری نەکێشاوە هێڵکاری ڕۆگەی چۆن هەوڵ بەم بەبێ هەڵکاری ڕۆگەی من گۆشەکە بدۆزمەوە ئەمە هەنگاوی سێم کەواتەم پرسیارە بێ بە سێ هەنگاو حەل بێت یەک دوو سێ هەنگاوم داناوە خوتەیەکم بۆ حەلکردنی پرسیارەکەم کێشا لەسەر خوتەکە ڕۆم دوای حسابەکەم زانم سێ هەنگاوە ئێش سێ کەواتە هیچم بیر نەچۆ سوالەکە تەواو چێشێکی ڕێزیاتەکەی خۆش دەکەیتەوە پێش ئەوەی بەڵام ئێستا XLم هەیە و ئارم هەیە دائما ئەمە بێ بە بەرامبەر تۆ بە XY حساب بکە وایەکە بەرامبەرە Xەکە تەنیشتە دائما و حسابی بکە یعنی دائما لە هێڵکاریەکە ئەمە بێ بە بەرامبەری گۆشەی فای ئێمە بێ بەچی بە تەنیشت ئەتوانی هەر ئەنێرەوە بەبێ ڕسم تانجنت ئینڤێرس بۆ یاساوانە لەبەر نەکەین یاسا لەبەرکردن خۆش نییە بەزانین بێ بەرامبەر XLە تەنیشتەکە چی ئاڕە ئیترمانە هەمووی خۆتەی فێربوونە کە تۆ شارەزای شتێک پیا کرد و فێر بووی لە مامۆستاکە و زیرەکتر و جوانتر حەلێتی لە من جوانتر و چاکتری حەلەکی ڕاستە لای من کۆن بۆ لەوانێ هەر ئاسایی بێ فێر بووم دەمێکە بەڵام تۆش تازەوە لەبەر چاو دوای هەفتەیەک دوای دەڕۆژ وەکو من کۆنە بێ لە من جوانتری حەلەکی بۆیە بێ باوەڕ بە خۆبوونمان بەرز بێ نابێ بترسین وەڵا ئەو مامۆستا بۆی حەلە بۆی حەلەکرێ من بۆم حەل ناکرێ شتی وامان نییە مەترسە بەردەوام بە لە حەلەکە شتێکی سادە وەریگرە هەموو پۆلێک منهەجێکی هەیە پۆل یەکی ابتیداییش لەلای ئێمە قورس بوو بەڵام ئێستاش گاڵتەشە پێی نایە کەواتە هەرێکەی بۆ تەمەنێکە ئەمەش بۆ ئەم تەمەنەی تۆیە قورس نییە نابێ نەفسیان لێ بترسین تان ئینڤێرس XLەکەمان 62.8 بوو ئاڕەکەمان سا بوو ئەکاتە لە 1628 تان ئینڤێرسەکەی وەرەگرین
بزانین چەند ئەکات بە حاسیبە هەوڵەیتان ئینڤێرسەکە وەربگرین ئێستا ئێمە بەکاتمان لە ڕاست 32 پلاکە ئەکاتە 32 پلە 32 پلە پاشان ئەگەر لە ئیمتحانە گۆشەکە بە ڕادیۆن درابوو هەڵبژاردنە سوالەکانمان کێتەوە بۆمان لە بەکەلوری بەڵام تۆ 32 پلە دەرهێنەوە ئەو بە ڕادیاوێتی یەیت ئەم 32 پلە دابەشی 57.3 ڕاستەوخۆ گۆڕێ بە ڕادیۆن 32 پلە دابەشی ئەمە ئاسانترین ڕێگایە چونکە ڕادیۆنێک 57.3 پلێ دابەشی بکە گۆشەکە دات ئەبێ بە ڕادیۆن لە 156 ڕاد دەکات ئەو سالارە هەڵبژاردنەکە لە 156 ڕاد هەڵبژێرە لەوانەیە لە 156 ڕادەکەی تیابێ کە جوابە 45 پلەی تیابێ 60 ڕادی تیابێ ئەوە ڕقمی تایە کە تۆ نەچۆ بەلایە پرسیارەکە و باشە پلەکەژەکەم بەڕاد بزانم بەڵکو لە 156 ڕادەکە بێ کە لە 156 ڕادەکەی دەرمێنا لە هەڵبژاردنەکە هەبوو هەڵێ بژێرمەوە نەجاتم بوو سوالەکەم بە مەزبوطی حەل کرد بۆش سێ هەنگاوەکە تەواو بوو ئەوش سێ هەنگاو یەک دوو سێ چێکێکی ڕازاتەکە بکەرەوە ئەنجا بڵێ تەواو بوو جاری ئینسان بەداڵەوە ئەم ڕقەمە خەڵک نەقڵەکە ساڵە نووسێدا ئەو معنای ئەوە نییە تۆ شتەکە نازانی لەبەر هیلاکی و ماندووبوونی مێشکت جاری وایە شتەکە بە هەڵا نەقڵەکەی بەڵام بەسەر تۆ ساغە بێتەوە سوالەکە دەڕا دەرەجەکە دەڕا بۆیە وریابین ئەڵێ ئەگەر سەرچاوەکەی پرسیاریەک گەینە سەر پرسیاری دۆم کەوات سەری پرسیاری دۆمە باجاکەینەوە هەر سێ پرسیارەکە حەلەکەین و پاشان هەرچی پرسیارێک لەسەر دوایەک بەستنە لە پێداچوونەوەی گشتی لە 38 بۆ 55 مەجموعەی پرسیاریان دوایەک بەستنە بێجگە مەسەلەن لە 49 و 51 و ئەوانە 50 کە لەسەر ئاڵگۆڕمونەکاری ئەوانی کە دوایەکە ئەمڕۆ هەمووی تەواوەکەین کە ئەمە تەواو بوو هاوڕێکە خوێنین هاوڕێک زەبتەکەین دوای ئەوی دوایەک زەبتە بێ هەموو سوالی دوایەک حەلەکەین هاوڕێک کلەشەکەی خوێنین ئەساسیاتەکەی خوێنین دوای سوالەکەی حەلەکەین ئەنجا ئەڵێن تەواو دوایەک و هاوڕێکمان زەبت کرد ئەنجا چی سوڕی لەرینەوە ئەنجا ترانسفۆرمەر کاتێ ترانسفۆرمەر تەواوەکەی سەرکەین 56 سوالی پێداچوونەوەی گشتیمان تەواو کردووە نەک دوای گواستنەوەی و زەمن بچم تازە 56 سوال حەلکەم بەم شێوەیە فێربوون هەڵەیە و دروست نابێ لامان ئەبێ هەموو پرسیارەکان بکەین بەنمونە بۆ خۆمان ئەگەر ئەو سەرچاوی پرسیاریەک ئەم جارە بە بارگەگرێکەوە بەسرا بێ کە 2 مایکرۆفارادە و بەرگریەکی 50 ببەستین لە جیاتی ساڵ بە دوایەک بڕی ڕێگری سوڕەکە دووبارە ڕێگریە لەگەڵ جیازی ڕۆگە تەڵەن دامان شێوە حەلەکرێ بەس فەرقەکەیەوەیە بەرگری و بارگەگرە زۆر جار ئەکرێ مامۆستا ئەم پرسیارە بە تۆ بە واجب لە ماڵەوە حەلیکەی چونکە هاوشێوی سوالیەکە بەڵام من هەوڵێم بۆتی حەلکەم تۆش دوای من نەڵێ مامۆستا حەلی کردەوە تاقەتم نییە تۆش دوای من حەلی کەرەوە بۆی لای تۆش بابەتەکە کۆن بێت شارەزا بیت زیرەک بیت زیرێکەکە پەیدا ئەکرێ لە دایک و باوکەوە بۆ نامێنێتەوە ئەڵێ ئەذەکا صفە مکتەسەبە صفەتێکی پەیداکراوە نەک لە دایک و باوکتەوە بۆت مابێتەوە سی یەکسانە بە 2 مایکرۆفاراد زۆر باش دوایەک بە هەمان سەرچاوەکەی پرسیارەکەەوە بەسەر باش سەرچاوەکەی پرسیارێک کامە بوو ڤۆڵتیەکەی یابوو ئەی کردە 20 ساین ئەم جارە سەپایتی هەرۆکو خۆی چکە سەرچاوەکەی پرسیاریەکە دائیمەن وتمان هەر پرسیارێک جیازی ئەرگاتە زووی بە هاوکێشەیە بوو یەکەم قسەی ئێمە ئەوەی ئەڵێن بە بەراوردکردنی بە هاوکێشەیەکی بنەڕەتی یعنی ئەسڵی کەواتە بە بەراوردکردنی دائیمەن هەنگاوەکان فێر بووین تازە بە بەراوردکردنی بە هاوکێشە بنەڕەتیەکە کەواتە ئەوی لە ژێرەوەی نووسم هاوکێشە بنەڕەتیەکەی جیازی ئەرکە بۆ ئەم سوڕە بنەڕەتیەکە کە بە تەفسیل کڵەشەکەیمان دوێنێ خوێنەوە لە دوانی پێشوە ئەتوانی لایفەکە بە تۆمارکاری لە یوتیوبای عادە بکەیتەوە ئەمەمان بەکاملی خوێنەوە ئەم هاوکێشە بنەڕەتیە بۆیە ئەو ئەساسیات بۆ بۆیە بیزانین ئەمە ئۆمیگا ئەوشتی بەراوردکردنم هەیە لێرە ئۆمیگام هەیە ساپایە لێرە VMم هەیە 20 وەک ئەوە عینم وەک ئەو بەراوردەکی ئۆمیگا ساپای یەکەی گۆشە خێرایی گۆشە لەرەی بۆ دانین کە ڕاد بۆ هەر چرکەیەکە زۆر باش AVM یەکەی جیاوازی ئەرک ڤۆڵتە VMەکە گەورەترین نرخی جیاوازی ئەرکمانە بێت کە 20 ڤۆڵتە ئەگەر پێویستمان بوو ئەمانە بەکارێنن داواکراوەکانم نەنووسیوە بزانین ئەڵێ چی بدۆزەرەوە بڕی ڕێگری سوڕەکە نەفسی داواکراوی پرسیاری پێش کەواتە لەوانەیە هەنگاوەکان و خوتەی حەلەکان عینم شت بێ دوێنیش گۆشەی جیاوازی ڕۆگەم بۆ بدۆزەرەوە دائیمەن بۆ دۆزینەوەی زێت ئاسانترین ڕێگا یەکەم بیر لە ئاسای ئۆمەکەمەوە بزانم VE و IM هەیە ئەگەر خۆ VEشم نەبێ لە VMەوە دۆزێتەوە بەڵام IM نییە کەواتە ئاسای ئۆم واز لێنم هەنگاوی یەکەم
خوتەی یەکەمم نەیگرت خوتەی دوو زێت بیرەکەمەوە بە یاسای ڤیساگۆرس ئۆم ڤیساگۆرس سێکە چەندی ئاسانە هەموو ناخوێنەوە ڤیساگۆرس زێت پێویستی بە ئاڕە ئەوە ئاڕ پێویستی بە چێکەشە ئەکسی بەڵام ئەکسیم نییە کەواتە بۆ دۆزینەوەی زێت هەنگاوێک پێش زێت ئەگە شتێک هەیە بیدۆزمەوە ئەویش ئەکسیە هەنگاوی یەکەم ئەکسیە ئەی باشە ئەکسی بەچی بدۆزمەوە سیم هەیە ئۆمیگاشم هەیە یەک لەسەر ئۆمیگا سیە کاتە ئەکسی هەنگاوی یەک ئەکسی مسۆگەرە دوایە زان بەچی ئاسایی دۆزمەوە چکە سەفکرەکەم کردەوە دوو زێدم پێ دۆزرێتەوە چکە ئەکسی و ئاڕم هەیە کەواتە مەژناوانم هەنگاوی ژمارە دوو کە ئەکسی و ئاڕم هەبوو بە تانجنت ئاینەن سوالی پێش بەڵام ئەبێت بە ئەکسی لەسەر ئار بەس بیرمان نەچێ ئەکسی نێگەتیڤە ئەو نێگەتیڤەم بیرچێت هیچ تەواو گۆشەیەکی موجەبە بە دەرەچێ خۆی سالبە لەبەر ئەوەی تەزوو پێش ڤۆڵتەیە کە تەزووش لەسەر تەوری ئەکسە ڤۆڵتە دواکەوێت چێتە خوارەوە کاتە تەزوو لە پێشەوە ئەبێ ئەوە نەئاگام لێبێ ئەو وردەکاریە هەیە کە لە بیرم نەچێت وە سوالەکە بە هەڵەیە نەڕات هەنگاوی یەک هەنگاوەکانم نیشانە کردووە کەواتە هەنگاوی سێم دۆزینەوەی ڕەوگە بوو کەواتە ئەم پرسیارە بە سێ هەنگاوەکە تەواو بێ ئەنجا دەزەکەم بە حەلکردن هەموو حەلەکەی سەلفکردما حازر کراوە دەست پێکەم خوتەی حەلەکەم دانا هەنگاوی یەک بەم شێوەیە سوالەکان حەلەکەی تر ناشڵژی ئەکسی چییە یەک لەسەر ئۆمیگاسی تی تۆ ژۆک و برام وای یەک لەسەر ئۆمیگاسی هەرێ بە یەک لەسەر دەبلیوسی لە بەریکەم بۆی بیر نەچێت تەوە دەرخاتیان نامێنە باشە ئەکسیە کاتە چی بزانین ئەکسی ئۆمیگا بریتی بوو لە ساپای ها بەراوردمان کرد ساپای ئۆمیگا ساپایە زۆر چاکە ئەمە ساپای ئەیسی سی بارگەگەکە 2 مایکرۆفاراد ئەمە بگۆڕین یەکسەر ئەلێرە پێشەوەی سوال حەلکەم 2 کەڕەت مایکرۆ دایمەن یعنی یەک لەسەر ملیۆن یعنی دەتوان سالب 6 فاراد ئەهێنمە ئێرە ساپای ئەمە ئۆمیگا بوو سیەکەش بریتی بوو لە 2 مایکرۆ واتە دە بەتوانی سالب 6 فاراد طبعا ئەکسی بە حاسیبە دەرەکەین وەبزانین چەنەکەی نووسین 1592 1592 ئۆم ئەکات ئەوەش بوو هەنگاوی یەکەمم نەجاتدا ئەڵێم ئەمەم تاو کرد ئەچم هەنگاوی دوو زێد وتمان بە یاسای ئۆم تاو دەرنایەت وازمان لێ هێنا دەستمان لە یاسای ئۆم شت کەواتە یاسای ڤیساگۆرس ئەتر ئەمە مفکرکردنەوەکەی منە زیرەکی نایە ئۆم نییە ڤیساگۆرس زێد بە یاسای ڤیساگۆرس ئەگەر ئار و ئێکسیم هەبوو ئەم جارە نامسم ئار ئێکسئێڵ دوانە ئار بەڵام ئێکسی ئار دووجا ئێکسی دووجا وتمان یاسای ڤیساگۆرسە لێرە قیمەتی زێدم دەزەکەوێ زێدە کاتە ڕەجی دووجای ئارەکە 50 دووجا 5 کەڕە 5 25 دو سفری بەدانێ 2500 زاید ئێکسی 1592 لامایە ڕێگەکەش دەرکەینەوە هەر 1592 کات بزان چەند دەرەچێ زێت بە حاسیبە ئەکەین 1592 کردەوە کەواتە تەواوە ئەنجامەکەی وتمان بۆ دڵنیابوونەوە بە حاسیبە ئەکەیتەوە وەکو ئێستا بڵێن 1592 ئۆم دەرچۆ هەنگاوی دوو تاو سێ سەری هەنگاوی سێمە ئەمە هەنگاو بنێمە بێ سوالەکە تاوە بێ دوایش حسابی ئەو هەنگاوە ناکەم زانام سێ هەنگاوم کردووە بۆی دڵنیابم کە هەموو شتەکانم جوابیاوەتەوە فای وتمان تانجنت یاسای تانجنت ئینڤێرس بەرامبەر لەسەر تەنیشت دائما بە ئەکس وای حساب کە تەوری ئەکس و تەوری وای ئەمە بەرامبەرە بێت ئەوە تەنیشتە بێ تۆ ژەڵی تانجنتە کاتە چی بەرامبەر لەسەر تەنیشت ئەکسی لەسەر ئار ئەلێرا بێ و یابیت هەڵەیەک هەیە نەیکەین هەڵەکە چییە ئەم نیشانە سالبە بیر نەچێ چونکە ئەکسی لەسەر تەوری شاڵی سالبە ئەمەمان بیر نەچێ ئەمە زۆر ئەساس ئەمە دیقەت بە لێرە سالبەکە نییە چونکە ئەکسئێڵ لەسەر تەوری شاڵی پۆزیتیڤە بۆیە ئەم گۆشەیە بە سالب دەچێت خۆ ئەگەر تۆ بە موجب دەرەهێنا معنای ئیشەکە تێگا لە جاتەوەی بڵێ تەزوو پێش ڤۆڵتێکەوتۆڵی ڤۆڵتێ پێشکەوتەوە کاتە سەر لە بەری سوالەکە و هەڵەیەتۆڵی ماوە ساڵا خۆ منە سالبێکم بیرچوو بوو چییە ئەو سالبە معناکەوە نەگەورەیە ئەوە معنای ئەوەی تەزوو پێش ڤۆڵتێکەوتۆ بە گۆشەی ڕەوگە فای کە ئێستای دۆزینەوە بزانین بە چ گۆشەی پێشکەوتۆ کەواتە فایە کاتە تایم ئینڤێرسی ئەکسیەکەمان وتمان بە سالبی ها ئەو ئەکسیە 1592 کە هەنگاوی پێشتریش دۆزیمەوە تۆتان لێرە سەیری کەوت ئەی ئار
50 بوو ئەو تا ئار 50 لەسەر ڕسمەکە دوو جاراوە تاکید بکە ئەنجا ڕقەمەکە نەک بە داڵغەوە لە خۆتۆ ڕقەمێکیکە بینی ئێستا گۆشەی ڕۆگە بزانین چەند دەرەچێت نەتیجەی ئەو تانجنتە گۆشەی ڕۆگە ئەگەر دیقەت بین بە سالب دەرچۆوە 88 وەنەدا 2 بە پلە بەڵام احتیمالێکی زۆر گەورە هەیە بە ڕادیان درابێت لە جوابی پرسیاری هەڵبژاردنە ئەو ساکە ئەی گۆڕێن بە ڕادیان چی لێکەین دابەشی 57.3 و 1/154 ڕاد ئەکات کەواتە ئەکاتە سالب 1.54 ڕاد بەڵام پێش ئەوەی من ئەوە بکەم هەنگاوەکەی چۆنی کردم 88.2 دابەشی 57.3 یەکەم طبعا وەکو پرسیاری پێشوو بەس حەزم کرد دووبارەیکەمەوە کردی 1.54 ڕاد پاژەوەی بە حاسیبە ئەنجامە دەرەکەیت کەواتە ئەگەر هەڵبژارنەکەی بە ڕادیا بوو ئەویان بە پلیا بووی ئەمایان هەڵەبژێری سێ هەنگاومەیە چێکێکەکەمەوە بزانم سوالەکەم باش هەڵ کردووە یاک دوو سێ تاو سوالەکە ڕێزاتەکەی توانین گەرمەجال هەبوو جاریشکە بە حاسیبەیەکەی تۆ بزانی هەڵەو نەکردووە یەکسەر سوال تەسلیم مەکە پەلەکەی ڕاکەیتە دەرەوە لە ئیمتیحانە جارێکی کە چێکی بکەرەوە جاری وا دەزەمی بە حاسیبە 1592 159 لیاوە دووەکەی نەنووسیوە شاشەکە لەو کاتە سوالەکە دەڕات ئەبێ ورد بین زیاتر لە جارێک دڵنیا بینەوە لە ئەنجامەکانمان بەس لەگەڵەوەشە سوالەکان تێگنین یعنی نەچی دووە سوازبی بووم پرسیاری چیکەمان هەیە باشە 1.54 بوو باشە پرسیاری سێهەم دووبارە هەر لەسەر سەرچاوەکەی پرسیاری یەک ئەڵێ سەرچاوە بڕاوە ئەم پرسیارەژە ڕڵێ سەرچاوەکەی پرسیاری یەک ئێمە حەلیەکەین بزانین ئەڵێ چی پرسیاری سێ ئەمە هەر سەر پرسیارەکەی ڕاهێنانی شەشی زا دوایە مباشەرەتە نەچی بۆ شوێ سوالەکانی پێداچوونەوەی گشتی چی لەسەر دوایەکە تەواویەکەی لە 38 بۆ 55 هەمووی دوایەک نییە مەجموعەیەکی هەمووی حەلەکەی سەرچاوەکەی پرسیاری یەک ئەمە سەرچاوەکەی پرسیاری یەک سەرچاوەکەی پرسیاری یەک کەواتە ڤۆڵتەکەی ئەکاتە V سەرچاوەکە 20 ساین کەوانە ساپای تی دووبارە فێر بووین ئەمە سێ سوال ئیتر فێر بووین بە بەراوکردنی بە هاوکێشەکە ئەڵێ بە بارگەگرێکی 4 مایکرۆفارادیەوە بەستراوە کۆیلێک بەرگەکەی فەرامۆشکراوە هەوکێلکەی خودبوونەکاریەکەی دووکەڕە دەتواننا قسە هێنریە و بەستراوە ئەنجا ئەڵێ ئەوە گۆشەی جیاوازی ڕۆگەی نێوان توندی تەزوو جیاوازیەک بدۆزەوە بەس داوای گۆشەی ڕۆگەی کردووە لێرە با بزانین چی وت یەکەم وتی بەرگریەک کە 20 ئۆمە باش ئەمە بەرگریەکی 20 ئۆمی چی وت من ڕسمەکە ئاسانکاریە بووم بەس بۆ ئەوەیە کە هەڵە نەکەم هەموو کڵێشە و خوتەی هەڵکردنی و بارگەگرێکی 4 مایکرۆفارادی و کۆیلێک کە بەرگەکەی فەرامۆشکراوە لەم حاڵەتەوەکو مگنەبار حسابی بووە کرێ هاوکۆلکەی خودمگونەکاریەکەی دووکەڕە دەتواننا قسێ هێندیە نووسیمانە ڕسمەکەی حازر کردووە دوایەک ببەسترێت دوایەک بەسراو ببەسترێت ئەوە گۆشەی جیاوازی ڕۆگەی نێوان توندی تەزوو جیاوازی ئەرکەکە بدۆزەرەوە داوای گۆشەی جیاوازی ڕۆگەی کردووە دووبارە لە نێوان توندی تەزوو لەگەڵ جیاوازی ئەرک فای داواکراوە زۆر چاک وتمان دائیمەن کە جیاوازی ئەرکی سەرچاوەیەکی بە شێوەی هاوکێشەیە وەکو لە دوو سوالەکەی پێشوشاتیا بوو ئەڵێن بە بەراوردکردنی با هاوکێشە بنەڕەتیەکە بۆش VM ئەندازەکەی 20 ڤۆڵتە و ئۆمیگاش ئەندازەکەی ساپایە بۆ دۆزینەوەی گۆشەی جیاوازی ڕۆگە چیم پێویستە وەکو پرسیاری پێشەوە بێویری لێ بکەمەوە پێویستم بە XL بە XC بە R یان جیاوازی ئەرکی هەر یەکەیان چکە دوو هەرکاریم هەیە نەخشەیاڵی ڕۆگەی جیاوازی ئەرک یان ڕێگری تانجنتەکەش دایمەن بەرامبەر لەسەر تەنیش دۆرەگرین بۆش گۆشەکە دۆزمەوە بەڵام ئەگەر دیقەت بووم بە یاسای تانجنتەکە با من لێرە خوتەیەکی هەلەکە بنووسم فای ئەگەر بمێ بدۆزمەوە پێشەوەی من دەست بە سوالەکە بکەم ئەبێ بڵێن بەمە هەلەکرێ بۆ نمونە لێرە XC و XL ئاسانە دۆزینەوەی چونکە سیم هەیە ئێڵم هەیە ئۆمیگاکانیشم هەیە کەواتە ئەکرێ بڵێن بەرامبەر XL ناقص XC وە لەسەر R کەواتە سێشتەمە بێ هەبێ یان جیاوازی ئەرکی ئەوسیانەمە بێ هەبێ بەڵام ئاسانتر وایە XL و XC و R حازر بکەم لێرە بۆ نمونە ئەکرێ من XC لەمەوە بدۆزمەوە XL لەمەوە بدۆزمەوە چونکە ئێڵم هەیە لەسەر لەگەڵ ئۆمیگا سیم هەیە لەگەڵ ئۆمیگا زۆر باش کەواتە هەنگاوی یەکەم چی یەکەم XL دۆزمەوە XL هەنگاوی یەک بۆی بۆ ئەمە کێشەیە داینم ئەوە فکرەکەیە لە بەرچاومایە بەمە هەلەکرێ گۆشەی ڕۆگەکە باش ئەی XC
ئەکسیش ئەدۆزمەوەکو هەنگاوی دووهەم بە سی لەگەڵ ئۆمیگا لەگەڵ ئەمە ئۆمیگا کاتۆژە بێ بە هەنگاوی دوو کە ئەو دوانم هەبێ ئاڕیشم هەیە ئەمەژە بێ بە هەنگاوی سێ هەنگاوی سێم گۆشەی ڕەوگا دۆزرێتەوە کەواتە پرسیارش سێ هەنگاو تەواویەکە هەنگاوی یەک دەست پێ یەکەم هەنگاوی یەکەم دۆزینەوەی XL ئۆمیگا L خۆ ئەگەر لەرە بووایە بە دووپای FL ئەم دۆزیەوە بەس ئۆمیگام هەیە ئۆمیگا L تا لێرەوە XL دەرچوو ئۆمیگاکەم ساپایە ساپای یعنی کات 314 ساکەڕە 3.14 314 کەڕەتی L دوو کەڕە دەتوان سالب سێ دوو کەڕە دەتوان سالب سێ ساکەڕەت حسابە کەشێکەی نوردەوردە بەدەست بێ بە حاسیبە بێ کەڕەتی دوو کەڕەتی دە بە توانی سالب سێ تا ئێرە کاتە 314 کەڕەتی دوو بکە 628 ئەو پۆینت 628 دەکا چکە سێ خانەژێمەوە دواوە بەوەش XLم دەستکەوت کردیە ئۆ پۆینت 628 چونکە ئەو سێ خانەی باتە دوا دوو کەڕە 314 628 سێ خانەوەرە دواش ئەومە چی یەکەکەی ئۆم تاو بوو هەنگاوی یەکەم لەگەڵ تاواکە سەحیشی لێم بۆی بزانم هەنگاوی ڕۆشتم یەکسەر نیشانەیەکەم دوو هەنگاوی دووهەم XC هەنگاوی سێمە بێ بۆ داواکراوەکە بدۆزمەوە تەواوی تر لە ئیمتحانە ئەو کاتەی لەمە زیابێ 10 دقەی بەرەکە 2 دقە 3 دقە حەل یەکەم 7 دقەی دانم بۆ پرسیارەکە باش نیم بیلوانی کاکەمەوە بۆی حەد لێمکان کاتم زیابێ لە کۆتای ئیمتحانە نەپاڕێمەوە لە ماڵ مامۆستا تخوا 2 دقە لەسرم بۆ 5 دقە ئەوی نایە خوتەی حەلکردنەکە دانێ خۆت کاتت لێ زیابێ ئۆمیگاکەمان ساپایە ساپای AC سیەکەم 4 مایکرۆفاراد ئەبێ بیکەی بە 4 کەڕە دەتوان سالب 6 ئەنجا حەلەکە بکەی بابزانین XC چەند دەرەچێ خێرا ئەنجامەکەی بنووسین بەڵکو فرای چەند سوالێ بکەوین XC کاتە 796.2 796.2 بە حاسیبە ئەماکەی خێرا ئەوەش ئەو دوو هەنگاو تاو ئەوە دوو هەنگاو ئیشارەت یەکەم سێهەم ئەمەیە ئەمە هەنگاوی سێمە بەڵام بەم فکرەیەی دۆزیتەوە بەتان ئەوەش هەنگاوی سێم کەواتە یەک دوو سێ تاو سوالەکە ئەو نەیەوێ لە بەکەلۆری تدانانیشی کاتێکی زۆر بێ بە شتێک کە پێویست ناکە XL minus XC لەسەر R باش تان ئینڤێرس XL ئەکەمان ئەلێرایە 0.628 XC مان هەبوو 796 بوو پۆینت دوو ئەگە ئەو پۆینتەش نەنووسیەوە دەور نابینێ زۆر فەرق ناکە 796 زۆرتە لە بەلای بۆ بە موشکلە مامەسا ئەو نزیکردنەوە تا چەند بکەم چی بکەم باوکە بە کەیف خۆتە لە دا دوو بنووسیانەی نووسیەوە کار لە ئەنجامەکە ناکە مەترسە بەردەوام بە مهمەوە خوتەی حەلکردنە مەزبوط بێ ئەنجامە ئەوە لە سایەکی فەرق بوو هەر هەمان ئەنجامە نابێ لێی بترسم بە هیچ نەوعێک ئەمیشان تقریباً ڕەنگە هاوشێوەی سوالەکەی پێشوو 88 پلەیەک دەرچێت بزانین چەند دەرەچێ 88.5 پلە دەرچوو زۆر باشە سەبەب چییە؟ سەبەب ئەوە ئەم ڕەقەمە لەوە گەورەترە کە ئەمە لە بڕێکی گەورەی دەرەکەی سالب دەرەچێت کە سالب دەرچوو چی دەرچوو با ڕەنگاوەکەی بکەم تان ئینڤێرسی دیقەت بە نەتیجە دابەشکردنەکە سالب 39.7 دەرەچێ بە حاسیبە کەواتە گۆشەکەم نەگەتیڤ دەرچوو کردیە سالب 88 منوت تقریباً بەڵام خۆی 88 لە دا چەند دەرەچێ 5 کەواتە حسابەکەم تەواوە چونکە بە نزیکەی وتم تەسەورەکەم 88 پلەیە دەرچێ کردم بە حاسیبە سێرگەم 88 لە دا 5 پلە دەرچوو یەکسەر ئەڵێم جوابەکەم باش هێناوە ئەنجا بیشی گۆڕە بە ڕادیەن بۆ ئەو حاڵەتانەی کە ئەگەر بێت وەڵبژاردنەکە بە ڕادیەن بوو چی لێکەم ئێستا دابەشی 57.3 چەندێکە کاتۆیەک و 54 ڕادەکاتەوە دووبارێک و 54 ڕاد ئەنجا چێشێکی جوابەکەم ئەکەمەوە نابێت زۆر لە خۆم ڕازی بڵێم زۆر زیرەکمیتر من لە بەکەلۆری قەت غەڵەت ناکەم چێشێکەکەمەوە هەنگایەک دوانسیان بە سێ خوتە حەلم کردووە سێ هەنگاو چێشێکی ڕازاتەکەمەکەمەوە هەڵەیتیانێت تاو ئەوەی کاتێ ئەچمە سەر سوالێکیکە ئێستا ڕاهێنانی شەشی زە تەواو وەزان لە منزەمەکەشان مباشرەتەن چوومەتە پێداچوونەوەی گشتی بۆ ئەوەی سوالەکانی دوایەک بەستن یەکسەر ببێت بەچی بە نمونە بۆ دوایەک بەستن بۆیە دیقەت بین لە منزەمەکە ڕاستەوخۆ لە دوای ڕاهێنانی شەشی زە پرسیاری سینۆم دەست پێ کردووە سینۆ تا چەند 55 ئەنجا هاوڕێک ئەنجا سوالەکەی 56 کە هاوڕێکە ئەنجا کە لەرینەوەی کارەبایی و ترانسفۆرمەر و گواستنەوەی وزە و سوالی 51 لەسەر ترانسفۆرمەرە ئەیش ئاخر سوال حەلەکەین لە بەشەکە بەو شێوە هەوڵەی سەعی بکەی
خوتە حەلکردنەکە و بەم شێوەیە ئەبێ واتە هیساییکردنەکەت دوای ڕاهێنانی شەشی زا ئەچیتە پرسیارەکانی پێداچوونەوەی بەشی شەش دەربارەی دوایت بەستن کە لە پرسیار سیونەوە دەست پێکات بە بەردەکە ئامادە بکەم دەزەکەمەوە بە حەلکردنی پرسیارەکان کاتێکی کە من بەرێ بۆ ئەوی فرای هەموو پرسیارەکان بکەوتمایە ئێستا سەری پرسیارەکانی پێداچوونەوەی گشتی بە شەشە لە 39 بۆ 55 ئەوانەی کە دوایەک بەستن هەمووی نا بەعزێکیان پرسیاری 50 ئاڵوگۆڕمەک نەکاریە 50 ترانسفۆرمەرە ئەوانە نا بەس ئەوانەی وەکو 42 41 و 43 و 44 و 45 و 52 53 54 55 دوایەکە ئەوانە هەلگەین هەر یەکەی کاتێکی باشی ئەوێ تایەتی دووری درێژترە لەمانە بە 9 هەنگاو حەلەکرێ واتە کاتێک ئەبات بەڵام ئاسایشە سوکن قرس نیم دڵنیابن هەمان فکرن هەمویان شتێکی غەریب ناخوێنین یاسای ئۆم یاسای ڤیساگۆرس یاسای ئێکسی یاسای ئێکسئێڵ تانجنتەکە تواناشی تەیەکە پرسیارێک دوانیان هیچ شتێکی غەریب و جیاوازمان نییە لەوەی کە خوێنومانە ئەبێ بڵێ من بەهێزترم لەم سوالانم ناڵانیان بۆ مستەوای من و نزمتر کراوە نابێ خۆتی لێ بتۆقێنی وەک ئەوەی کە لە پۆلی 11مان ترسێن هێشتا ناتوێنێتە 12 تۆ با بچیتە پۆلی 12 خۆ دەبینیتەوە بەشی 2 هەردووکی ئاسانترین بەش دەرچوو لەوەتەی خوێنین تەنەبەیەکمان نییە بڵێ وەڵا ئەم دوو بەشە ئێمە تێناگەین هەموو شکراڵێ باشین هەمووی ئەڵێ تێگەیشتم کەواتە بۆ مستەوای تۆ کراوە پرسیاری 39 ئەم پرسیارانە هەرچەندە سوکن بەس کاتیش کەمە بات بۆیە هەوڵێ ئەمە هەمووی حەلکەم پرسیارەکانی پێداچوونەوەی گشتی بەشی 6 لەم سوڕە کارەبای خوارەوەدا کاتێنەکەی یاوە جیاوازی ئەرکی گشتی لە نێوان خاڵی ئێ و بی هەژمار بکە سوڕە کارەباکە مگنە بارجەکە جیاوازی ئەرکی سەرجەم سەرەکانی 10 ڤۆڵت ئەمە هەر بۆ ڕاهاتنە بۆ یاساکە بۆ ئەوی چەند جاری یاساکە بنووسیتەوە بە تەبیعەت خۆی لەبەرتە بێ نەک دانیشتنی مساعد یاسان بۆ لەبەرکەی لەگەڵ حەلی پرسیارە یاساکان ئەنووسی وردە بە تەبیعەت خۆی لەبەرتە بێ کە سوال زۆر حەلکی ڤۆڵتەی بارگەگرەکەی یانەتێ جیاوازی ئەرکی سەرجەم سەرەکانی بارگەگرەکە سەرلەوحەکانی 6 ڤۆڵتەیش چی کەمانەیە ڤۆڵتەی بەرگریەکەشمان هەیە کە ئەویش 3 ڤۆڵتە ئەوش سەرچاوەکەیە خاڵی ئەی ئێرەی داناوە بی ئێرە ئەڵێ جیاوازی ئەرکی بینی ئەی و بی واتە ڤۆڵتەی گشتی سەرچاوەکە بدۆزینەوە هەر سێ ڤیەکەمان هەیە یەکسەر یاسای ڤیساگۆرسەوە ئەو سوالەکە تەواو ڤۆڵتەی کاریگەری گشتی ئەکاتە ڕێگی دووجای هەربنووسی گشتی ژەبێ VR دووجا VL minus VC ئەیش دووجا تاو سوالەکە حسابکە تاو بووە هەڵە نەقلینەکەین 3 دووجا VL-ەکەمان دەیە 6 لێ بڕە 4ەکە 4 دووجا 16 لەگەڵ 9 25 ڕەجی 25 هەیە کاکاتە 5 ڤۆڵت ڤێ دۆزینەوە ڤۆڵت کات جیاوازی ئەرکی بینی ئێ و بیاتەی سەرچاوک تا سوالەکە پرسیاری کەشمانەیە هاوشێوەی ئەمە ئەویان ڕێگریاڵێ لامای پرسیاری چ لە ئەیژ هەر هێڵکاریاوە پرسیاری چرۆڵێ لەم سوڕە کارەبایی خوارەوە ئەڵێ ڕێگری سوڕەکەم هەژمار بکە بە هێڵکاریەکە بزانین چیە ڕسمەکە پرسیاری چل شێوەی هێڵکاریەکەی وایەوە تەلەبە تێبکەوێ واتە سەور بکە هاوڕێکە بەس جوان دیقەت بە ئەم هێڵکاریەکە لە کتێبەکەمە ئاوا کێشراوە مگنە بارجێک بربەستە مگنەکاریەکەی 24 ئۆمە ئەمە بۆ ئەوەی هەندێک تەلەبە کە کەم سەعیان کردوان مستەوایان باشنێ تێبکەون واتە سەورکەن ئەمە هاوڕێکە بەڵام ئەمە دوایەک بەسنە دیقەت بە ئەم پێچەی پیاوە بەستەلەکەی خوار کردوێتەوە بۆی هەندێک تەلەبە تێبکەون وڵاو هێڵکاریە وڵاوە هاوڕێکە بە هاوڕێک هەلەکرێ نەخێر ئەمە دوایەک دیقەت بە دوایەک هاتووە ئەوش سەرچاوەکە ئەکسیەکەمان شانزەیە ئەکسیەکە یاینەتێڵە 16 ئۆمە بربەستە بارگەگیری بەرگریەکە 6 ئۆمە ئەمانەی بەم شێوەیەوە بیزەبت لە کتێبەکە 6 ئۆم ڕێگری گشتی سوڕەکەم بۆ بدۆزەرەوە زێدم بۆ بدۆزەوە ئەم پرسیارە داوای زێد ئەکات زێد پرسیاری چل زێد ئەکاتە چی یاسای ڤیساگۆرست هەیە R دووجا مادەم هەر سێکیانە XL ناقس XC دووجا ئارەکەمان 6 دووجا
XL 24 eksi 16 ايش دوجا 24 16 لبراها 6 كرر 64 زائد 6 كرر 6 36 صار رقي صار كان ده يكسر نفسين ده هندي شد ضروري هرب حاسبه كخود بيزاني بيكا طاوس قرب حلك خود هبه او جرى حسابنا عسانه بين سبسياري چكا لبر اوي لايف مان هيا بو إلينا بشرين بردوام بم دواتر توانن او فيديو اللي بنو ام 5 دقيقة اتواني سير كتابك شلويك بسير شلويك اگر او سوره لخواره و دادیاره دوباره سیر کن معكم كواتا ام رسمية ومتى بەڵام ئەم ڕسمە بەیەک دوو ڕێگا حەلەکرێ ئەگەر من تێبینیەکانم جوان خوێن بێتەوە هی دوێنێ دوایەک بەستنی سیانی تێبینی سێهەمیان کە باسی زرنگانەوەی تیا بوو چەند تێبینیی تیا بوو زێ دەکاتە ئار ئەکسێڵ دەکاتە ئەکسی بەیەک نیو دێ ڕێتوانی سوالەکە حەلکەی ئەگەر خۆشتی لاکەی سێ چوار دێ ڕێوێ حەلەکی بۆیە ئێمە هەوڵێین ئاسانترین ڕێگا بدۆزینەوە بۆ حەلی پرسیارەکە و جۆرەکانی پرسیار کە لەمانە هیچیان کە زرنگانەوەی بزانین چۆن ئەگەر زرنگانەوەمە بۆ حەلیکەم ئەمەش دووبارە ڕسمەکەی هەر دوایەک بەستنە بەم شێوازە کردوێتی تەلەبە احتیمالەوە تەسەورکە ئەمە بەرامبەرەمەوە تەسەورکە هاوڕێکە نەخێر چونکە لێرەوە بێرەوە بەستراوە بە دوو خاڵ ڕاستەوخۆ بەسەر چاوەکەوە نییە کەواتە سوڕەکە دوایەک بەستنە دوایەک بەستن شێوازەکەی لە چێ هەربان بۆ معلومات نامان بێ دوایەک بەستن لەوە پەرچەی کوردیە چێ هەرێکی دەستی ڕەفیقەکەی گرتووە هەڵەپەڕێ کاڵی ناوڕێک بەستن لە پلەکانی پێیژەیەگە چێ لە پلەکانی پێیژەیەگە چێ بۆی قەت لێمان تێک نەچێ ئەگەر شەوی پلەکانی پێیژەیەکی وەرگرت ئەوە هاوڕێکە بەڵام ئەمە شەوی پلەکانی پێیژە نیە ئەمە هۆڵێکی بچکۆلێ هێڵپەرچێ پێچیان کردوێتەوە بە قەوف هەڵەپەڕن هەریەکە دەستیویکەی گرتووە کاتە دوایەک بستنە ئەبێ وریا بم تەلەبە هەبوو ئەوەی لە تێک چووە ئەم ڤۆڵتەیە کە لێرە نووسراوە ڤۆڵتەی کاریگەری گشتی سەر چاوەکەی لێم تێک نەچێت ئەوە VE VE تۆتەڵ ئەم سی یاومەتێ سیەکە با بزانین یەکەکەی چییە 16 مایکرۆیە یەکسەر مایکرۆم بۆ گۆڕی مایکرۆ فاراد طبعا مایکرۆ دەتوان سالب 6 دەتوان سالب 6 جارێ دوانسیان هەلە کرد فێریەبی ئار 22 ئۆم 22 ئۆمە لەوانەیە XL یادە نەخێر ئێڵ یاوە ئێڵەکە ئۆ.625 ئەمە مشتە یاوە بۆ ئەوەی من بخاتە هەڵەوە بزانە تاقی مەکاتەوە بزانم شتە زانم تەلەبەیەکی زیرەکەم یان نا لە پرسیارەکە وتوێتی ئەگەر ئەو سوڕەی لە خوارەوەدا دیارە ڕسمەکەم تاواکردن جای خوێنمەوە لەباری زرنگانەوە دابێت وتی باری چی زرنگانەوە ئەڵێم لەبەرەوەی لەباری زرنگانەوەدا ئەکسەر کەلیمەی زرنگانەوە نووسم بۆی بیرم نەچێ لەبەرەوەی لەباری زرنگانەوەدایە سیرکە ئەڵێ لەباری زرنگانەوەدا دەبێت لەگەڵ تەزوی تێچوو توندی تەزوی کاریگەری گۆڕاو چەندە داواکراو چییە توندی تەزوی وتی کاریگەر یعنی ئی کاریگەری گۆڕاو چییە یەکسەر ئەڵێم ئی داوا کردەوە بەڵام بیریشم نەچێ ئەڵێ لەباری زرنگانەوەیە لەباری زرنگانەوەدا پێویست ناکات سەری خۆ بێشێنی یەکسەر بڵێ زێ دەکاتە ئاڕ ئیتر ئەوانەم نایە 22 باشە من تەزومە یەکسەر بیر لە یاسای ئۆمەکەمەوە ئەکاتە VE گشتی طبعا لەسەر کێ زێد ڕێگری گشتی VE ئەو 220 ئەیش 22 ئەم جۆرەشتە حاسیبەی نایە دا ئەکاو تاو خۆم حەل یەکەم خۆ نابێ مشتێر ئەتیمادم لەسەر حاسیبەکەم بێ دا ئەمپێر سەرنج زمان ڕێگایکی زۆر کورت و مختصرە ئەمە مشتەی بەیاومەتێ خۆ نابێ لەرە لەریشی یاوە تەنانەت لەرە لەریشی یاوتەتێ 50 جواب بزانم ئەوەش نووسراوە لەسەر ڕسمەکە بزانین چی بەکارنێنە نە ئەمەم بەکارهێنا نە ئەوە نە ئەوە بەزۆم پێویست بوو کاکاتە زێت ئەوەش لە تێبینیەکە خوێنمان دێنێ زێ دەکاتە ئا بەڵام خۆ ئەگەر ڕێگای دوور درێژیش بگریتە بەر هەر ڕاستە بەس ئەی کاتەکەش لێ بڕار هەر ئەبێ ڕێگای دوور درێژ چییە ڕێگەی دوم ئەبێ زێت بەچی بدۆزیتەوە بە ئار دووجا XL ناقص XC تەلەبەمانەیە بەردەوامێ بێت لەسەر هەم حەلا بە XL بدۆزیتەوە بەچی بە 2 پای FL باشەوە اینجا XC بەیەک لەسەر 2 پای FC باشە ئەو دوانە دووکێک ڕقم دەرەچن
لێکی دەرکاکە سفر زە دەکاتەوە ڕێجی چەند ئاڕەکە 22 دووجا سێرەکەی 22 کردەوە ئجا هەمووی بۆچی بوو ئەو هەنگایەکە ئەوە دوو یاسای ئەوم تاو لە زرنگانەوەدا ڕێگی گشتیە کاتە ئار ترەوە نایە باوکم دوای لە بابەتی زرنگانان دوانای یەکسان نەبن لێکی دەرکە سفرەکە زێ دەکاتەوە چی ڕێجی ئار دووجا سێرکە ئار دووجا چەند بوو 22 دووجا لەژە ڕێگا دەرێنە چەند دەکاتەوە 22 ئەی بۆ یەکسەر ناڵی لەباری زرنگانەوە زێ دەکاتە ئار نەجات ئەوە یاسای ئەوم دووەنگاو ئەمە ماوە دوورجێژانەمان نایە بێ ئەکسی بدۆزیتەوە ئەبێ ئەکسئێل بدۆزیتەوە ئەگەر فکری لای تێبینیەکە نەبێ خۆ ئەگەر بیزانی یەکسەر ڕەڵی زرنگانەوە دوانە لێک دەکە سفر هێشتا ئەگەر فکرت بۆەوە بچێ باشتر هەنگایەکە بەڵام ئەو ڕێگایە سەریع یەکسەر دەرچوو بۆ شوێ هەڵ بە بیر لە شیکاری سوالەکانت بکەرەوە کاتە ئەم فکرانە پێویست ناکە هەر لەگەڵوتی زرنگانەوە زێ دەکاتە ئار ئەکسئێڵ دەکاتە ئەکسی یەکسەر یاسای ئۆمدانێ ڤی لەسەر زێد و ئای دەرەچێت پرسیارەکانی کە وردە وردە چینە مەرحەلەی تر لە پرسیار جارێ وەکو ئەمە سەرەتایەک تێبینی فێرەبین یا سافێرەبین دوای ئەو بزانین پرسیاری 42مان ئەڵێ چی پرسیاری 42 ڕەنگە ڕسمی نوێ تێگەیشتێکی سادەمانە لە پرسیارەکانی ڕاهێنانەکانی هەر نۆ بەشەکە عادەتەن وەکو پرسیاری 42مان زۆرە دوو حاڵەت یەکەم حاڵەتی دووەم بەراوردی تێکەوێت لەگەڵ بەراوردی تێکەوە بە دابەشکردنێکین ئیتر بە لە بریدانان وا کێشەی پێکەوەم شتانەمان نایە دیقەت بەوتێتی سوڕێکی زرنگانەوە پێک هاتووە لە کۆیلێکی مگنەکار و بارگەگرێکی بارگەگری گۆڕاوە کەواتە بارگەگرەکە بەس بارگەگریەکەی گۆڕاوە ئەگەر بارگەگرەکە لە 400 مایکرۆفارادەوە بۆ 100 مایکرۆفاراد بگۆڕین سەرنج بە کەواتە ئەمە سیە لە بار یەکەمە ئەمە سیە لە ڕسمی دووەمە بەڵام ئێڵ نەگۆڕ بووە ئێڵ نەگۆڕ بۆ چکاڵە کۆیلێکی مگنەکار باسیەوەی نەکردووە کە ئێڵی گۆڕیوە هەمان کۆیلە ئێڵ نەگۆڕە ئەڵێ ئەگەر بارگەگرەکە لە 400 کەم کا بۆ 100 سوڕەکەش لە باری زرنگانەوەدایە بیرم نەچێ باری چیم هەیە زرنگانەوە یەکسەرەی نووسم با لەبەر چاومێوە کتێبینیم بۆی بزانم سوڕی زرنگانەوە حەلەکەم لەری سوڕەکە ئەبێ بە چەند ئەبێت بە چەند یعنی چی یعنی ئەڵێ لەری دووهەم جار ئەبێت بە چەند لە چاو یەکەم جارە صفەتی بەراورد لەری دووەم جار لە چاو یەکەم جارە چییە تۆ ئەبێ فکرت هەبێت تێبگەی کە ئەم جۆرە پرسیارە کە صفەتی بەراوردی تیا بوو یەکسەر بە دابەشکردن یان باری دووەم دابەش یەکەم کە عادەتەنەوەش باشە یان یەکەم دابەشی دووەم کە هەر ئەبێ عینی ئەنجامیشتایەتەوە F2 من لەسەر F1 دانم دوای پەشیمانە بمەوە کەم بە یەکەوە کەم بە دوو هەرە بێ مهم ئەوەیە دەرسی پێشووتم لە لەری زرنگانەوە ئەخوێنین ئیشمان پێ بێ هەرچەندە لە کتێبەکە دوای هاوڕێک بەسن لە لەرینەوەی کارەبایی باسی لەرەکەی کردووە بەس ئەوە تا ئەمە من ئێستا ئەکاتە چی F یەک لەسەر دوو پای ڕەجی LC هەڵکارەکەی کردمانی لەری زرنگانەوە ئەمیش عینەم شت لە خوارەوە نووسمەوە بەڵام ئەمە دووە نەگۆڕەکان دوو پایە ئێڵی ژوتومە نەگۆڕە ڕقەمی بۆ دامەنێ بەس سیەکە دووە سی دووەمە لێرەش ئێڵەکە نەگۆڕە بەڵام سیەکەمان هەیە گۆڕاوە بۆیە ڕقەمێک بۆ سی دانم پاشان هەوڵەیەم نەگۆڕەکان لابرم نەگۆڕەکان چین دوو پای لەگەڵ دوو پای کورتە بێتەوە ڕەجی ئێڵ نەک ڕەجی سی ڕەجی سی ئەمێنێتەوە لەگەڵ ڕەجی ئێڵ ئەڕوا پاشان سیوان لەبەرەوەی ڕەجی سی یەکم ماوەتەوە ئێستا ژێرەی یەکە ئەبێتەوە بەسەرە چونکە ئەگەر دابەش بکەین بە لێکدان ژێرە ئەبێت بەسەرە یعنی F2 لەسەر F1 چی لێت هێشتا ڕقمم دانناوە جارە ڕێگێکی گەوراکەم بۆ دووچان بەڵام سیوان ئەچێتە سەرەوە بە ڕێگەکەیەوە ڕێگەکەی ئەو نەڕۆشتوە ڕێگی ئێڵ ڕۆشتووە ڕێگەکەی ئێڵ ڕۆیشتوە ڕێگی سیەکانەمێنێ سیەک چوە سەرەوە لەسەر چێ سی2 ئیتر هاوکێشەی پێکەوەی لە بریدانە نۆمەینایە کە صفەتی بەراوردە هەبووتی لەری دووەم جارە بێ بە چەند ئەوەنە یان چەندەوەنە یەکەم جارە چەندەوە توێتی کەم بکات لەری سوڕەکە بێ بە چەند یەکسەر خۆ تێگەی بەراوردە لەری دووەم جارە بێ بە چەند ینی چەندەوەنە یەکەم جار کەمتر یا زیاتر ئەمە دەریەخە لێرە ئەنجام وردە ورداچم بۆ ئەنجام سێرەکەم عادەتە ئێمە مایکرۆفارادمانە گۆڕی بۆ فارات کەچی سێرەکەم لەم پرسیارەیە مامۆستا نایگۆڕێ ئەی چۆنە بێ مایکرۆفاراد سێرکە سیوان نووساوە 400 مایکرۆفاراد ئەگەر بیگۆڕم کە ڕە دەتوان سالب 6 یەکەم
ئەبێ بە فارات ئەی خۆژێرەوەژە بێ هەر کەڕەتی چەنی بکەم سیتر سە کەڕەت دەتوان ناقص 6 ئەبێ بە فارات بەڵام بۆچی بیگۆڕم خۆ ئەگەر هەر مایکرۆفارات و مایکرۆفارات بێ خۆیانە ڕۆن خۆ میلار ناکەم سفرەکانی ژەڕۆن ڕێگی چواریژە کاتە دوو کەواتە بە دوو لاو دنیەوەند ئەم ئێفانای هەنم بۆ ئێرە کەڕەتی ئەوبەریەکەم F2 ئەکاتە دوو ئەوەندەی ئێفان کەواتە لەرەنەری سوڕەکە لە دووەم جارە ئەبێتە دوو ئەوەندە یەکەم جار تا ڕقمی نایە ئەو پەیوەندیەکە کەواتە لەرەنەری سوڕەکە هیتە زۆر گۆڕاوەکە لە سوڕی دووەم جارە دوو ئەوەندەی لەرەنەری سوڕەکە یەکەم جارە ئێستا چینە مەرحەلەیەکە لە پرسیار ئەمە پرسیاری ژمارە 42 بوو وانە 42 بە عادەتەن کە پرسیار هەڵکەین قەڵەمەکان با بەدەستمانەوە ملەوەن بن هەوڵ بەم سوورێک حازرکەم ئەمە سوورێک ئەمە دوام بزانم کامیان باشە وردە وردە واتە بێ وەرەقەی مستەدەکەم دائیمەن جوانتر بێت لەو دەفتەرێکە لە بۆ دەرسەکەم داناوە بچینە سەر چلووس بۆ معلوماتان پرسیاری چلووسێک ئێستا هەڵیەکەین هاوشێوەی ڕێک پرسیاری 52 44 هاوشێوەی 45 ئێمە هەمووی هەلەکەین بەڵام دڵنیابن زۆر لە یەگەچنەوە سوالانە نەفسی فکران ڕەنگە 52 لە 43 دوور و درێژترە مەسەلەن لە 43 سێ شتمان هەیە دوایەک بەسراوە بەرگی و مگنەبارگ و بارگەگر بەڵام لە 52 چوار دانە دوایەک بەستنمان هەیە بارگەگرە بەرگری سوڕەکەیە بەرگری کۆیلەکەیە بربەستە مگنەکاریشە یعنی چوار بەڵام بە هەمان فکرەوە هەمان شێوەش هەلە بێ نەک کە عەدەدی شتەکان زۆر بووی تر پترسم بڵێم وەڵا ئەمان زۆر دوور و درێژەیترە بۆم هەڵ ناکرێ 43 بە تەسەلسولە ڕێن ئەو سوالانەی دوایەک هەلەکەین بزانین 43 ئەڵێ چی باشە کاتمان تقریبا ساعتێک بەدەستەوە کۆیلێکی مگنەکار بەرگریەکەی دا ئۆمە زۆر باش کۆلکەی خود مگنەکاریەکەی لە دا پێنجێنرە دوایەک بە بارگەگرێکەوە بەسرا کەواتە بێتە دوایەک بەستنی سیانی کۆیلەکە ئاڕی هەیە XL هەیە XCشمانە مەسێ هی بارگەگرەکە کەواتە دوایەک بەستنەکە بەم شێوەی لات ئەمە تا ئێرە کۆیلەکە تا ئێرە کۆیلەکە کە بەرگری کۆیلەکە دا ئۆمە ئاڕی کۆیلەکەی ئەمە ئاڕی کێ هی کۆیلەکەیە دا ئۆمە کەواتەوە مگنە بارگرنیە هاوکۆلکەی خود مگنەکاریەکەی نیوهێنریە ئەمە وەکو لیستی حەلکردنی سوالی ئەم ڕسمە بۆی توان مەنگاوەکانی لەسەردانە مزام چی داوا ئەکا بە چەند مەنگاو حەلیەکەم ئیتر خۆ ڕەنگە ڕسمەکە داواکایش نییە بەس بۆ خۆت لە جایەتەوەی دەکەڕەت سوالە بخوێنیتەوە ڕسمەکە یەک جار سیرکە لەبەر چاوت دوایەک بەسراو بە بارگەگرێکەوە کە بارگەگرەکەی 150 مایکرۆفارادە 150 مایکرۆفارادە ڕاستە خۆ ئەمە بیر نەچێت ئەو سێم بۆ ئەگۆڕی بە 150 کەڕەت دەتوان سالب 6 بوو بە فاراد یەک سەرسی حازرکە شتەکانی کە ئاسایی هاتوون هەردووچان ینی کۆیلەکە و بارگەگرەکە ینی هەردووچان مەبەستەوەی بە سەرچاوی تەزوی گۆڕاوە تەزوی کارەبایی کە جیازی ئەرکە کاریگەرەکەی واتە جیازی ئەرکی کاریگەری گشتی سەرچاوەکە 250 ڤۆڵتە بزانین چی کەشیاوە هەروەها لەرەکەشی 50 هێرتزە ئیتر سوالەکەەوە کەوایە دەکەڕەت بیخوێنیتەوە کە ڕسمەکە لە بەردەست بێ کاتت بۆ گەڕێنێتەوە بۆ ئەو ڕسمە ئیسفادەی زۆر چەند داواکایەکمانێ بزانین داواکراوەکانی بیزەبت چین توندی تەزوی کاریگەری گۆڕاو داواکراوەکان بە لیستێ بنووسم باش ئەلێرە تەزوی کاریگەر ئەمە لقی ئەلفی پرسیارەکەی طبعا لقی با بزانین لقی با چەند داواکراوێ نرخی کاریگەری جیاوازی ئەرەگ لە نێوان جەمسەرەکانی هەریەکە لە کۆیل ئەمە هی کۆیل بەزی ئێرێ ئەمە کۆیلە ئەمە هەمووی کۆیلە جیاوازیەرکی بینی ئەو جەمسەرانی کۆیلەکەیە ئەنجا بارگەگرەکەش ڤۆڵتەی کاریگەر لە جەمسەرەکانی بارگەگرەکە سیەکەی ئەلێرانووسم بۆی بزانم مەبەستی بارگەگرە نووسینی ئەوەش ئەمتوانی بنووسم VE ئێڵێکی سمۆڵ ئەو کوردەی ناویست ئەو کەلیمە گەورەیە بۆی شوێن نەگرێ ئێستا پێویستم بۆ نەما سوالەکە بخوێنمەوە دراو داواکە هەمووی لە بەرچاومە بیرەکەمەوە تەزوی کاریگەر بەچی بدۆزمەوە باشترین بیرکردنەوەم بۆ دۆزینەوەی I V R Z پێشەکی یاسای ئۆمە یەکسەر فکرمە بێ بۆ یاسای ئۆم باشە منە گەرایی ئیم بوێ چیم پێویستە VE
بەڵام بیرە نەچێت لەگەڵ ئار نا چونکە سوڕی دوایەک بەستنە هەیە لەگەڵ زێد ئەلێرە دەرسەکە هەنێ جار لای تەلە بە قورسە بێ باشە من ئەگەر ئایم بێ ڤئیمەیە بەس لەگەڵ ئار نا لەگەڵ زێد ئێستا بەربەستی هەیە ئێکسیمە ئێکسئێڵمە بەوانەوە ئەبن بە چێ بە زێد کەواتە پێویستم بە ڤئی هەیە لەگەڵ زێد ئەی باشە ئێکسی و ئێکسئێڵیش مەبێ هەبێ بەڵام بۆ دۆزینەوەی ئایی ئەگەر ڤئی و زێدم هەبێ بە ئاسای ئەم ڕاستەخۆیە ئیم دەزەکەوێ باشترین فکرێ بەمەرجە من بتوانم ئێکسی و ئێکسئێڵ بدۆزمەوە یەم بۆ ئێکسئێڵ بزان پێمە دۆزرێتەوە ئێڵم هەیە لەرە لەریش 2 پای ئێف ئێڵ تەواو هەنگاوی یەک ئەوە نیشانم کرد هەنگاوی یەک ئێکسئێڵە دۆزمەوە لێرەوە دەست پێ یەکەم دای ئەی ئێکسی سیم هەیە وە لەر یەک لەسەر 2 پای ئێف سی بەکارێنم ئەوش هەنگاوی دوو هەنگاوەکان جارێ نیشاناکەی ئەمە خوتای حەلکردنەکەیە خوتەکە حازرکە دوای دەستکە بە حەلکردن بۆ ئەوەی حەلێکی جوان مەزبوط بێ بەدەستەوە وەکو خوتەی حەربی لێت ئیمتیحان ئەبێ حازر بی بۆی نەک کەوتیتە مشکلەکە تخوات چی بکەم ئەوەی نایە سە خوتەکە دانێ دواتر چۆ ئیشەکەەوە هەنگاوی یەک ئەوەیە ئەکسئێڵ هەنگاوی دوو ئەکسی چونکە ئێفم هەیە لەگەڵ سی ئێفم هەیە لەگەڵ ئێڵ زۆر باشە کە ئەو دوانم هەبێ بە ڤیساگۆرس زێدە دۆزمەوە خۆ ئەگەر زێد و ڤئیم هەبوو چوارەمین هەنگاو یەکەم داواکراوم دەزەکەوێت کە بە یاسای ئۆم ئای ئی ئەکاتە ڤئی لەسەر زێد جاریچکە بیری لێکەیتەوە فێر بووم تاوە خۆ ئەگەر دوو جاریکەی حەلکەی کۆنەبێ لە بەرچاو هەتا ماوی 5 و 6 دوسێ جارشم ڕاجعاکەیتەوە بێ بە ئاو دۆ بۆ شەی ئیمتیحان بە شەو ڕۆژێک فریانەوە بەژەکەوی بەڵام ئێستا بە شەو ڕۆژێک فریای دە سوالەکەی حەلیکی بۆیە خیبرە پیا ئەکەی مەترسە لەگەڵ تەمەن لەگەڵ ڕۆشنی کات زیرەک بوون زیاترە بێ لە مەرحەلە نامێنیتەوە زیرەکترە بی دڵنیا بە لەبەرەوە مەترسە تۆش با کاتی خۆی بەرێت بەرەو پێشترە ڕۆی دڵنیا بەلەوە مهمەوەی هەوڵدانەکەم تیابێ ئارەزوەکەم تیابێ کە من دەرەجەی بەرز بێنم و بگەم بۆ ئاواتەی هەمە لە زانکۆ ئینشەڵڵا ئای ئی بۆ دۆزینەوەی ئای ئی پێویستم بە چییە وتمان یەکەم هەنگاو ئێکسئێڵ باشە ئەمە ئێکسئێڵ نابێ بۆ یەک دەقەش داڵغۆ بڕە لە پرسیاری حسابی و فکریە ئەبێ زۆر چاک ئاگال لێبێ بە فکرە ساڵ بێ کەسایەکی ئێکسئێڵ چییە 2 پای ئێف ئێڵ بوو ئەوە 2 پای ئەوە ئێف ئەوە ئێڵ ئەمانم هەیە هەمانە 2 پای یعنی 2 کەڕە 3.14 یعنی 6.28 لەرەکەی 50 یعنی 628 هێنا 314 چکە 250 دوخانەکە لابە 314 ئەو حسابیان بۆ نوع خۆشترە ئێڵەکەی چەندێکە نیوەی 314 چەنە 157 تاو ئەو حسابم کرد ئەگەر دڵنیا نەبووم لە حسابەکەی خۆم زۆر سقم بە خۆم نەبوو ئەمە حاسی بەژێکم ئەو سات بە دوو عەقڵ لێم ماوە حسابی مێشکی وە حاسی بەکەش مستحیلە بە دوو جار غەڵەتکەی یەکیان غەڵەت بێ خۆ ئەوی کانەی دۆزێتەوە هەنگاوی یەک تەواو سەحێکی لێم هەنگاوی یەکم بڕی هەنگاوی دوو هەلکردنی پرسیارەکە بە یاری تێبگە وا بزانە تۆ مەرحەلە بڕی جیل ئێستا خەریکی پلەیستێشنن بڵێ گەیشتمە مەرحەلەی دووەم هەر بۆی حساب کرد بە کرێکاری حساب مەکە سعیکردن ئای مردم و ئای هیلاک بووم و باوکە ڕۆ ئەوەی نایە کار خۆتە کۆڵم بۆ ناکێشی بلۆکم بۆ بەری بۆ سەقات دانیشتوی سوال حەلەکی هیلاک بوونی چی لەم عمرە 18 ساڵ کەی ئەوێ بڵێ نیم ساعتە سعی ناکە باوکە ڕۆ مردم هیلاک بووم ئەوەی نایە کاک خۆتە کۆڵ ناکێشی ئەنگایە کە بی بڕابزانە یاری پلەیستێشنەکەت خۆی سەر کچ و کوڕان خەریکی پلەیستێشنن بۆ نەک بەتی 2 پای ئێف سی باشە یەک لەسەر 2 کەڕەت 3.14 ئەو واقعی ژیانەکەمانە واقعی ژیانەکەمانە FC سیەکەمان چەندە 150 بەز مایکرۆ بوو بیرم نەچێت کردومە بە فارات سەیریەکەمەوە بزانم کردومە مایکرۆیە کردومە تاو دامنا مشکلم نییە ئەکسی چەنە بە حاسیبەکەم خێرا حسابیەکەم 21.23ەکە خێرا بە حاسیبەکەت حسابیەکەی جاریش کە ژەگەر حسابیکەیتەوە بە دڵنیابوون خراپ نییە چکە جاری هەمان شتەکەین هەرزاری ڕقمێک مایەتە حاسیبەکە بۆ لەوانێ من دەستم بەمایە نابێ و پەنجای نەنووسیبێ سفرەکەی نەنووسیبێ شتێکی کە مایەتە بۆیە دوو جار حسابیکەیتەوە بێ چێشەیە دوو هەنگاو تاڵ سێم زێت ئەستا سەری ئەڕۆم بۆ خوتەکەم داناوە وەکو قتاری سەرسکەیەکە لێ هاتووە ڕۆی ناوەستی زێت چییە هەنگاوی زێ سێم ڤئیم هەیە من ئای ئیمەوێت کەواتە زێت بە ڤیساگۆرسە دۆزمەوە چۆنچۆنی ئار دووجا کەواتە یاسای ڤیساگۆرس XL کە لە پۆلەکانی پێش ئێستاشەوەی زانم XC دووجا ئەگەرمانە مەبێ زێدە حازرە هەمە ئەوە هەردووکی ئەوە ئار ئارەکە چەندە دەیە ئاری کۆیلەکە زۆر باشە ڕێگی دووجای ئار سەیرەکەمەوە بۆی بزان مەزبوط نەقڵیەکەم دا
XL دە زەخەمە سەری 157 XC 21.23 دە زەخەمە سەری لە کاتی نەقڵات چکە جاریوان لە نەقڵا غەڵە دەکەین لەوانەیە ئەمە بنووسم دە لەم تێکچە بەڵام خۆی 21.23 تەلەبا بۆ زۆر ئەوەڵانەی کردووە بزانین زێت چەند دەرەچە دڵنیابینەوە بە حاسیبەکە بیکەین 136.14 مەزبوطە 136.14 ئۆم مەزبوطە تەنانەت چواردەکەش نەنووسیمەیە بە کێش لە دایەک لە 14 فەرق ناکە جاری ئاشتێگە کڕیبای 1500 بێڵێن قەی ناکە بمەرێ بۆ زۆر دەور نابینێ 250 ئەمە ژوایە بابە عینشت ئەو دەورە نابینێ بۆیە مەترسە مامۆستا چی لێ بکەم نزیکەمەیان نا چەند خانە نزیکەمەوە سوالانەی نایە ئەمە نزیکەیتەوە نەکەیتەوە ئەمە فەرقێک ناکات کە ببێ بە مشکلەوە سێ هەنگاو سێ تاڵ کەواتە گەیشتمە یەکەم داواکراوە بەچی وتمانەی دۆزینەوە پێشتر حسابم بۆ کرده بوو یاسای ئۆم VE لەسەر چێ زێت VE چەندێکە 250 بەوریایی نەقڵێکم تۆ سێر کە 250 بە حیاتی 236 تیان نییە حتا پوینت 4 دەکەش نەنووسم لە دوو کەمتری تیا 1.8 1.9 تقریبا 1.84 وابزانم لە ساسە خۆیەتی سێریەکەم بە حەسیبێکم زانم 1.84 ئەمپێر مەزبوطە کەواتە بۆنەوە ئەنجامەکانە دۆزینەوە دوای تەزوو داواکرایەکەمان هەیە ئەویان لێیان نووسم ئەم داواکراوەیان ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەی ئێوێ ئەلێرەیە تۆزێک تەلەباڵێ بەخوا بابەتەکە بەرەو قورسی ڕۆژت بەس بەخواوان نییە ترسی ناوێ زۆر ئاسانە سێرکەمە بزانین ئێژە هەنگاوەکانی بەدانین دوای ئەوەی فکرەکەمان حازر بوو دەستەکەین بە حەلکردن لە چی ئاوەستاین بیرەکەینەوە تا حەلە بێ ڕێگەیەک نێگر ڕێگەی چکە بەو ڕۆحیەتە هەوڵ بە سوال حەلکە بەبێ ترس بە مسەیتری دایمە تۆ بڵێ من مستەواکی بەرزم هەیە من دەتوانم من زیرەکەم خۆی بابەتەکە لە بەرچاوە ئەو قورسی نامێنێ ئەڵێ دەست ئیش ئەکات بەڵام چاو ئەترسێ تۆ نابێت چاو لە دەرسەکە بترسین تەپەدۆرێکیان وێنە کرد بێت لە شێوەی کەنتۆر ڕەنگی ساجی بنێ بڵێن وەرادەی باش پێ بکە بیجۆزەرەوە هەرگاڵتەش پێ نامنەوە کەنتۆرە بجۆزمەوە کاتێ دەستێتە سەرەکەی تەپەدۆرە عینە لەم بابەتەیە بیزەڵت لێی مەترسە تا بڵێی ئاسانە باشە ڤۆڵتەی کاریگەری کۆیل چۆن بدۆزمەوە هیچ شوێ ڤۆڵتەی کاریگەری کۆیل طبعاً دوو خوتە هەیە بۆ حەلەکەی دوو ڕێگا هەیە سیرکەن یەکەم ئەبێ بزانم کۆیل تا ئێرەیە کەواتە من ئەم شتانە مەبێ هەبێ ئەمە ڕێگەیە گیان ئەبێ VLم هەبێ ڤۆڵتەی ئەم سەراسەری مگنە بارگەکە یعنی کۆیلەکە لەگەڵ ڤۆڵتەی بەرگریەکەشی ئەو سابە ڤیساگۆرس ئەتوانم ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە بدۆزمەوە ڕێگەیەک ڕێگەیەکی تریشمان هەیە ئێستا من تەزووی کاریگەری گشتیم دۆزیوەتەوە هیچ سوڕەکە ئەمە ناکاتەوە تەزووی بێرە شاڕوە بێرەش تەواو دوای بەسم تەزووی یەکسانە تێبینەکانی دوێنێ زۆر باشە خۆ ئاڕیشم هەیە XLیشم هەیە ئەکرێ من ڕێگری ئەوەیان هیچ سوڕەکە بوو هی هەموو سوڕەکە بوو دۆزیمەوە سەرنج بە ئاڕیشی تایە XLیش Xیش ئەمە ئاڕی چێە سوڕەکەیە ڕێگەیەکی زۆر ئاسانە فێرکەم ئەشکرێتۆ لە جاتی VL و VR کە ئێستا ئاەکەت هەیە لەگەڵ ئارەکە ئاەکەت هەیە لەگەڵ XL ئەو دوانە بدۆزیتەوە ئەو بە فیساگۆرس ئەعتیادی ڤۆڵتەی کۆیلەکە دەرەچێت ئەمە ڕێگەیەک ڕێگەی دوو ئەکرێ ڕاستەوخۆ زێت بدۆزیتەوە بۆ کۆیل نەک بۆ سوڕەکە زێدی کۆیل کێی تایە XL و ئاری تایە باش ئەگەر XL و ئاری کۆیلەکەم بەکارهێنا زێدی کۆیلم دەستکەوت چیم دەزەکێ لەگەڵ ئەو تەزووی سوڕەکە نابێ بە ڤۆڵتەی کۆیلەکە خۆ ڕێگە ئاسان و خۆشترە ئەم بەش ڕێگەی دوو هەردوو ڕێگەکە توانین حەلکەین کەواتە ئەگەر ئەم ڕێگەیان ژمارەی بەمێ زێدی کۆیل بەچێ دۆزێتەوە بە ئار لەگەڵ XL هەردووکیم هەیە کەواتێ ساما بێ بە خوتەی پێنجەمم ڕقم 5 ئەوە زێدی کۆیل دۆزرایەوە تەزووی سوڕەکەشم هەیە ئێستا دۆزیمەوە لە هەنگاوی چوارە بە یاسای ئۆم ئەتوانم ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە بدۆزمەوە کەواتە ئەبێت بە هەنگاوی شەشەم یعنی بە دوو هەنگاو ئەگەمە ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە ئەمە جارە ڕێگەی یەکەمەکەم
دوای ئەوەی لەمە تێگەیشتین ڕێگەی دووەمیشت بڵەکەم ڕێگەی یەکەم بۆ چێ؟ بۆ دۆزینەوەی ڤۆڵتی کاریگەری جەمسەرەکانی کۆیلەک بۆ ئەو ئێستا ئەمە بوو بە هەنگاوی پێنجەم 1 2 3 4 5 ئەوە ڕقم 5 زێد بەڵام هی سوڕەکە نا هی کۆیل بەس کۆیلەکە بەس ئەم زێدە وەرەگرم بریتێ لە چێ؟ R دووجا XL دووجا بەنسبەت R-ەوە دەیە دووجا XL مان لەم ناوە دۆزیەوە 157 ئەویش دووجا بزانین چیمان دەزەکە لامایە 157 بکاتەوە با بە حاسیبە بیکەین 100 دووجا لەگەڵ 157 دووجا لامایە هەر 157ەکە دەرەچێت دقەیەک گەر ئەمە بچینە سەر حاسیبە حاسیبەیەک بەکاربێنین سیرکەن حاسیبەکە خەمە سەر شاشەکە بزانین ئەو ڕەگە چۆن بکەین ڕەجی دووجا ینی 157 دووجا ئەنووسم 100 کە کەوانەی بۆ دانین باشە ئەمە کەوانە بزانم لێرەوەی کات ئەمە کەوانە بەس پێش ئەوە ڕەگەکە بکەین ڕەگی دووجای لە ناویا کەوانە 100 بنووسین ئەمە 100 حاسیبەکە بەم نەوەتوانین بەکاربێنین ئەمە 100 پاشان زائید کەوانەیەکیکە لەو باوەڕام هەر 157 بکاتەوە بەس با بۆ دڵنیابوون بیکەین 157 کەوانەکە دائەخینەوە و دووجای ئەینێ ئەم کەوانەیە پاشان ئەنجام بزانین چەندەکە من تەسەوڕەکەم 157 بکات 157.3 کرد سێەکە واز لێبێنە هیمالیک نایە کەواتە بە پێی حاسیبەکە با هەر لە یابێنەوە پێویستیشم بێ بۆ شتێکە حاسیبەکە بۆ دڵنیابوون کردم کەواتە کردیەوە 157.3 ئۆم ئەگەر سێەکەش نەنووسم کێشەنی ها 380 نووسیوە 380 ئۆم ئەوش نەنووسم کێشەنی ئێستا زێدی کۆی لەمەیە هەنگاوەکەی دوای ئەو کەواتە مانگای پێنجەم بۆ شەشەمە کو هەنگاوی شەشەم بزانم چیم داوا لێکە VE ئەو هەنگاوی شاش ڤۆڵتیەی کاریگەری کۆیل ئەو بە دڵنیابوونەوە حاسیبەکەشم بەکارهێنا تۆش ئاوا بکە دڵنیانەبووی حاسیبەکە بەکاربێنە بە دوو جار تۆ ئەزانی نەتیجە مەزبوطە ئەمان بە چی بکەم یاسای ئۆم ئایئیم ئەبێ هەبێ هەنگاوی چوارەم بوو ئایئی بەڵام کام زێت هی کۆیل نەک هی سوڕەکە چکە زێری سوڕەکەش دەیە تۆ پێ دەڵێ ڤۆڵتەی کۆیل لەبێ ڤۆڵتەی ئێرە بدۆزیتەوە نەک هەمووی چونکە ڤۆڵتەی سوڕەکەمی 250 ئەمە نابێت 250 دەرچێت خۆگەر 250 دەربێنم غەڵەتە کەواتە کردی 1.84 بووە بزانم کەڕەتی بە دڵنیابووە 1.84 چونکە نابێ بە بزانمە بێ دایمە سیرکەی بزانین چی دۆزیوەتەوە زێدی کۆیلەکەش 157 پوینت 3 هەشتیان هەر ئەو بزانین چەنە کات بزانین بخێنەوە سەر پرسیارەکە دەقی سوالەکە ببینینەوە لەم ناوایە هەمان بوو جارێ حاسیبەمان نایە 289 ڤۆڵتە کات 289 ڤۆڵت ئەگەر بە حاسیبەکە بیکەین ئەوە هەنگاوی شەشەمیش تەواو ئێستا ئەمان هەنگاوی نایەمێ یان بە ڕێگەیەکی تر ڕێگەی دووەم یان بە ڕێگەیەکی تر ئەمەش ڕێگەی دووەم باوکو ڕێگەکەی تر واتە ڕێگەی دووهەم بۆ دۆزینەوەی ڤی ئەمان هەنگاوی بۆ نانووسم ڕێگەی دووەم بۆی لێم تێک نایات بزانم چەندە ناوە ئێستا تا شەش هاتووم ڕێگەی دووەم چی ئەبێ VL هەبێ ئەبێ VR هەبێ هەر بە ڤیساگۆرس ڤۆڵتەی کۆیلەکە ڕاستەوخۆ دەرەچێت کەواتە VL بە جیاب دۆزەرەوە ئەکاتە IE کەڕەتی XL IE 1.84 کەڕەتی XL 157 کەڕەتێکین چەند بوو ئەوەنە ڤۆڵتە نووسین دوای کەڕەتەکەکەم اینجاکە چێمانەیە ڤۆڵتەی بەرگی کۆیلەکە جەمسەرەکانی بەرگی کۆیلەکە ئەیان IE کەڕەتی R ئایەکە 1.84 کەڕەتی ئەکاتە 18.4 ڤۆڵت
ئەکرێ ئەمە هەروەکو خۆی بنووسم کە ڕەتشینەکەم دوای خەمە ژەڕەگۆ. ئێستا چیمێت؟ ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی کۆیلەکە هەندی قەت بە ئەمە ڕێگەیشتر، بەڵام بە ڤیساگۆرس بە VR دووجا VL دووجا دواتر هەموو لە ژەڕەگەکە حسابەکەم بۆی کاتم زۆر نەما چکە کاتی زۆر برم سوالە. VRەکە 18.4 حازرم کردووە دووجا. ئەوەی کە لێرە کەم زەربەکەی 1.84 کەڕەت 157 بەڵام بیرم نەچێ هەمووی دووجا و لە ژەڕەگە دووبارە ئەبێ ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە ئێستا بە حاسیبەکەت حسابیکە 269 ڤۆڵت دەکاتەوە و لە مەرزەمەکەشا بەم ڕێگەیان حەلم کردەوە ڕێگای چیکە کەواتە هەنگاوی 6 تاو ئەی بارگەگرەکە ڤۆڵتەی کاریگەری بارگەگرەکە چۆن ئەمان مشکلەی نییە ئەکسیت هەیە تەزوی سوڕەکەشت هەیە ڕاستەوخۆ هەنگاوی حەوتام ڤۆڵتەی کاریگەری بارگەگر دەرەچێت کەواتە ئەم پرسیارەم بە حەوت هەنگاو حەل کردووە وەزائیدە ڕێگەی تریش بۆ ئەمە حسابی هەنگاوی بۆ ناکەمەس کەواتە ئاخر هەنگاوم کە حەوتەمە ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی بارگەگرەکە تەزووی بە گشتی سوڕەکە کەڕەت ئەکسی تەزوەکە 1.84 بوو ئەکسیەکەمان شوێنەکە دۆزی بۆ 21.23 ئۆم ئەمە کەڕەت لە بینە ئەکاتە چەند؟ ئەکاتە 39 ڤۆڵت. ئەمجا سوالەکە تاو پاش تاوابوون چێکێکەکەمەوە هەنگاوێک 2 3 4 5 6 حەوت هەنگاو مەزبوطە سوالەکە چێشێکی ڕازیاتە کەشەکەیتەوە لە ئیمتحانە بزانی غەڵەتێکە نەکردو لە حاسیبەیە لە دەست پیانانە دووجایەکە بیر نەچووە هەمووی 2 دقەی پێچێ ڕازیاتەکەکەم کە مەزبوط بوو جاری دۆنشخۆ دووجار لە یەک حاسیبە هەڵە ناکەی ئەو ساڕۆم بۆ سوالی چیکە کاتیشەوە زۆر نابە ئەگەر خوتەی حەلەکەت ئاب دانا ئەنجا لەمەوە دو حەزەکەم سوال وا حەلکەی پێشەکی خوتەی حەلکردن هەنگاو ژمارەیکە چکە ئەڵێ وەڵا ئێستا سوالەکەم پێ حەلکرا لە فکری خۆمە کەچەکە دەست پێکەم سێرەکەم نایزانم بۆ بیرە نەما خوتەکانە ژمارە بکە هەنگاو یەکەمەوە دۆزمەوە دووەم ئەوە سێم ئەوە چوارم ئەوە ئاوە پێنجەم و شەشەم احتیمال ئەمە بە دوو ڕێگە ببێ هەمووی لە مێشک تا حازرەکەی دواتر بە پێوە ڕقەمانە بجوڵێرە هەنگاو یەکەمەواکەم یەکسەر زانی بەچی کە دووەمەواکەم سێمەواکەم خۆ دەڕۆیت خۆت بە تەبیعەت سەری ئەبی و زیرەکە بی ترسە نەبێت دڵنیا بەلەوە ئەوە زەمانی ئەوەیە کە بیرە نەچێتەوە ئەزانی بە چ خوتەیەگە و سوالە حەل کردووە لە کاتی ئیمتیحانە ئەبێ وریای ئەوە بین نەشڵەژێین کاتێکی کەممان ماوە 35 دقەی جدی بەشی 1-2 سوالمان ڕەنگە بکە سێرکە 44 و 45 هاوشێوەن ئێستا من ئەگەر 52 حەلکەم بزدە بدۆگەم سوالەوەیە ئەمەیان تقریبان حەوت هەنگاوە ئەو نوێ بابچینە 52 دوایینەوە بۆ 44 چکە ڕێک لە ماچێ بۆی زەبت بێ دوو سوال لێنەوە حەلکەم دوایەمەوە بۆ 44 و 45 چکە 44 و 45 لێگەچێ سێرکەن با 52 حەلەکەین یینەوە بۆ 44 و دوای 45 بزانین 52 تەسەورەکەم ئێستا بگەمە سەر 52 ئاوت 52 هاوشێوە ئێمەیە بیست دەبێت بەس کەمێک لە بەرچاومان دوور و درێژەوە زانین قورسە جینا نەفسی فکرەیە 52 بزانین ئەڵێ چی حەزەکەم لە دوای ئەمە مباشەرەتەن 52 بێ باشە یەک فکرن سیرکە کۆیلێک هاوکۆلکەی خودموگنەکاریەکەی 15 میلی هێنریە کە ئەڵێن کۆیل یعنی بربەستە موگنەکاریشی هەیە XL و بەرگریشی هەیە ئەمە بەرگری کۆیلەکەی ئاگال لێبێ دە ئۆمە باشە دوایەک بەسراوە بە بارگەگرێکی 200 مایکرۆفارادی ئەمەش بارگەگرێک کە بارگەگریەکەی 200 مایکرۆفارادە وتمان ڕاستەوخۆیکەین بە فاراد ئەمە یەکەم شتەکە نابێ بیرم بچێت کاتێ پرسیار حەلەکەم هەروەها دوایش ئەڵێ بەرگێکی 12 ئۆمی ئەمان بەرگریەکی سوڕەکەیە لە سوڕەکە بەسراوە بەرگریە پوختەکەیە با بڵێن بەرگری پوختی ناوەنین بەرگری پوخت لە سوڕەکە ئەوەیان ناوی بەرگی کۆیلەکە ئەمان 12 ئۆمە کەواتە ئێمە بەسیانی ڕازی نەبووینەوە چواریشی بۆ ناردین تووشی چواریش بووین چی بکەین
هەمان شێوە حەلەکرێ هەمان فکرەیە هەمان هەنگاویشە بۆ معلومات تەنها احتیمالە چاومان لێ بترسێ بڵێن ئەمە چواری تایە چی بکەین بۆ چۆ بچین ئاسانە زۆر هەمان هەنگاوی پرسیاری 43 بزانین وایە باشە هاوکۆلکەی خودمونەکاری کۆیلەکە ئەگە بنووسین ئێڵ چەندی نووسیوە ئەمە زۆر جار تەلەبە پێی وتۆ مامەساو ئێمە چییە ئەوە میلی هێنریە زۆر هەیە بە هەڵەژەی خوێنەوە 15 کەڕات دەتوان سێ هێنی سوپاس سبیان ئەوە هاوکارمە یارمەتیان بۆ پاکردنەوەی تەختەکەمان ئینشەڵڵا دوای پاچەکەینەوە شتەکانی بۆ حازرکردم ئاگاداریێرە بن بزانین چیاڵە ئەگەر سەرچاوی چێرکی کاریگەری سەرچاوی تەزووی گۆڕاومانەیە بە ڤۆڵتەی کاریگەری 100 ڤۆڵت دوای لە رێلەری 60 ئەوەژە نووسم کەواتە ڤۆڵتەی سەرچاوەکە دائیمەن کاریگەر و گشتیەکە ئاگال لێبێ ینی تۆتەڵی بۆ نووسی گشتیە نووسی چەند نووسراوە 100 ڤۆڵت ئەی لەرەکەی لەرەکەشی بریتە لە 60 هێرتز زۆر باشە ئێستا ئەنجا هەرچی و توێ لە درای نووسیومە ئیتر پێویستم بە خوێنەوەی سوال نەما بەس چێشەکەم زانیشم بیر نەچۆ بۆ منەوەم بیر چوو بوو ئێستا نووسیم چەکەم کردەوە من خۆم تۆش ئاوا بکە ئەنجایی بۆ داواکراوەکان دەڵێ ئەمانە بدۆزەرەوە بزانین دەڵێ چی بدۆزەرەوە نرخی کاریگەری نرخی جیازی ئەرێک لە نێوان جەمسەرەکان هەرێکە لە کۆیل بارگەگر بەرگریە پوختەکە کە ئەوەیە بەرگریە پوختەکە باشە بەزانم چی ئەم داواکراوانە یەکەم ڤۆڵتەی کاریگەر لەسەر جەمسەرەکانی کۆیلەکە ئەگەر دیقەتت دابێ لە پرسیاری پێشوە داواکای دۆممانەوە بوو ئەینەن ئەو هەلەکر ئەمە یەک بۆی ڕابێن لەگەڵ هەلکردنی سوال دووهەم ڤۆڵتەی کاریگەر لەسەر جەمسەرەکانی بارگەگرەکە سێهەم ڤۆڵتەی کاریگەر لەسەر جەمسەرەکانی بەرگریە پوختەکە ئەوە بۆ خۆم نووسیم هەمان فکرێ دڵنیا بن لە قەیچکەشی هەیە لە رێلەی ئەو تەزوە گۆڕاوە چەندە کەوا لە سوڕەکە کات بکەوێتە باری زرنگانەوە ئەویان بە لە رێلەی زرنگانەوە حەلەکرێ یەک لەسەر دوو پاڕێجی ئێڵ سی سیرکە کەواتەی ژەنووسم ئەمە لە قیبا ئەکەیت لە رێلەری زا یعنی زرنگانەوەی تر خۆم تێگەم بۆ خۆم نووسیوە لیستەکە کە سەعیەکەم باش هەنگاوی یەک ڤۆڵتەی کاریگەری کۆیل یەکەم مشکلە هاتە ڕێگام چۆنی حازرکەم چۆنی بدۆزمەوە هەنگاوی بۆ دانم ئەڵێم هەتا ئێرە کۆیلە ئەمە کۆیلە بە بربەستە موگنەکاریەکەیەوە و بە بەرگریەکەیەوە ئەوە کۆیلەکەیە ئەو داوای ڤۆڵتەی کاریگەری ئەو کۆیلە منێکە بەس ئەو پارچەیە لە سوڕەکە ئەمە چەندە هەرێک لە پرسیاری پێشوا بە دوو ڕێگە کردمان ئەمجار هەوڵێن بە یەک ڕێگا کافیە چکە ئێستا تۆ دوو ڕێگازانی ئەگەر ئەم XLت هەبوایە بزان بانگاویەکەم پێمە دۆزرێتەوە لەگەڵ R چی کەم پێویستە بێت تەزوو وەڵا تەزووشمان نییە کەواتە پێویستم بە تەزووی کاریگەری سوڕەکەش ئێمە مشکلەیەکەیە باش ئەمەشم نییە بەڵام بۆ تەزوو یاسای ئۆمم لە بەردەستایە ئەگەر ڤۆڵتەی گشتیم هەبێ و ڕێگری گشتی سوڕەکەشم هەبوایە ئەمانی سوڕەکە ئاگال لێ بە دوو ڕێگری هەیە یەکێک گشتی سوڕەکە یەکێک زێدی کۆیل ئەم دوانە تێکەڵ نەکەن ئەمە سەبەبیەوەیە کە زۆرمان فێر نابین وازانین کە زێدێکمان دۆزێ تریکەیتیانە ئەو زێدەی هەموو سوڕەکە بەزەوە بەزی کۆیلەکە خۆیەتی دوانی تایە ئەگەر ئەمە پێشێکی وەک تێبینی بزانم کێشەم نامێنێ بۆ دۆزینەوەی تەزوو مشکلەیەکم هەیە تەنها بە VE نادۆزرێتەوە بێ زێدیشمە بێ باشە ئەکرێ من زێد بدۆزمەوە دواتر ئەم زێدە لەگەڵ VE تەزوم باتێ دواتر ئەم تەزوە لەگەر XL و R زێدی کۆیلم باتێ هین ڤۆڵتەی کۆیلم باتێ بەڵێ کرێ چۆن XL بە L دۆزرێتەوە لەگەڵ لەرەلەر هەردووچیم هەیە هەڵای یەک ئەی باشە XCشمێت XCش ئەکەم بە هەنگامارە دوو چونکە سیم هەیە لەگەڵ لەرەلەرەوە هەنگاوی دوو ئەی باشە من زێدی سوڕەکە پێویستم بەو ئارانەیە ئەم دوو ئاڕە بەیەکەوە ئەیشم هەیە بێ بە ئاڕی گشتی دوای هەنگاوی دووەم هەنگاوی سێمەمەم دەزەکەوێت زێدی سوڕەکە دۆزمەوە ئەمجا ئەتوانم چوارەم هەنگاو تەزووی گشتی سوڕ بدۆزمەوە ئەم تەزوە بێرە ئاڕوا ئارم هەیە کۆیل XLیش یەکەم هەنگاو دۆزیومەتەوە ئەوە زێدی کۆیلەکەم سۆگەرە کەواتە هەنگاوی پێنجەم زێدی کۆیلم ئەبێ هەبێ هەنگاوی شەشەم ئەگەمە ڤۆڵتەی کۆیلەکە بە یاسای ئۆم تا ئێرە شەش هەنگاو هەنگاوی حوتەم ئەمە ڕاستەوە خۆ دەرەچێت چونکە تۆ XC تێ و تەزووشتێ هەنگاوی هەشتەم ڤۆڵتەی جەمسەرەکانی بەرگریە پوختەکە تەزوو تێ R تێ هەنگاوی نۆهەم یەک یاسایە
دیقەت بەم پرسیارەنەوە هەنگاو بوو سوالی 43 حەوت بوو تۆزێک دوور درێژتر بە جینان نەفسی پرسیاری 43 هیچ فەرقێکی نییە تەنانەت خوتەی حەلەکە ئێستا خوتەیەکم داناوە بۆ حەلکردن ئەمە تێگەیشتنەکە بیرم ناچێتەوە دەست پێ یەکەم هەتا ئەخیر دوای چێکێکەکەمەوە ئەڵێم تەواو بەبێ ترس سوالەکەت حەلکە یەکەم XL هەنگای یەک دەست پێکەم وتومە یەکەم XL-ە ئیتر دەنانیشم جاریچکە بیرکەمەوە لێ بۆ تەواو فکرم کرد و سوالەکەش ئەوە ناخوێنمەوە ڕسم و خوتە و هەموو شتێکی لەسەرە دوو پای دوو کەڕەت 3.4 ئێفەکەمان 60 ئێڵەکە 15 میلی بگۆڕیم 15 کەڕەت دەتوانی سالب 3 5 لەدا 7 ڕەنگە دەرچێت ببورن بۆی نەمانی کارەبا پەخشەکەمان کەمێک دواکەوت دەست پێکەینەوە بە پرسیاری 52 وتمان هاوشێوەی پرسیاری 53 52 کۆیلێکمان هەیە هاوکۆلکەی خودمونەکاریەکەی دراوە 15 میلی هێندیە ئێمی سمۆڵ میلی ئەیکەین بە 15 کەڕە دەتوان سالب 3 بەرگری کۆیلەکە بەرگری ئەم کۆیلە دەئۆمە لەگەڵ بارگەگرێکدا کە بارگەگریەکەی 200 مایکرۆفارادە دوایک بەسراوە لەگەڵ بەرگێکی پوختی تریشدا کە 12 ئۆمە لێرە بوو بە 4 سوورەکەمان 4 بەشیکایە و بە سەرچاوەیەکی تەزووی گۆڕاوە بەسراوە کە جیازی ئەرکی کاریگەرەکەی 100 ڤۆڵتە بە لەرەلەری 6 هێرتز هەر یەکە لەمانە بدۆزەرەوە یەکەم ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەی لێمەوێت دووەمی سەر بارگەگرەکە سێهەمی بەرگێ پوختەکە چوارەم کە لەقی باە ئەڵێن لەرەلەری ئەو تەزۆی کە سوورەکە دەخاتە باری زنگانەوە لەرەلەری ئەو تەزۆ گۆڕاو چەندە کەوا لە سوورەکە دەکات بکەوێتە باری زرنگانەوەوە زۆر باش دەستکەین مەحەلی پرسیارەکانمان دووبارە گەرسەرنج بین وەکو داواکاری دووەمی پرسیاری 43 ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی کۆیلەکەی لێمە ئەبێ پێش ئەوە من پرسیار حەلکەم بزانم لەم سوڕا کۆیلێکی تایە کۆیل هەتا ئێرەیە XL هەیە لەگەڵ ئاڕیش کەواتە زێدێک واتە ڕێگریی تایبەت بە کۆیلەکەم هەیە کە پێڵێن ڕێگری کۆیلەکە زێدی کۆیلەکە جگەلەوەش هەموو سوڕەکەش ڕێگریکی هەیە کە پێڵێن ڕێگری سوڕەکە بۆ ئەوەی من ڤۆڵتەی کۆیلەکە بدۆزمەوە پێویستم بە چەند شتێکە پێویستم بە XL-ە لەگەڵ R لەگەڵ تەزووی کاریگەری گشتی سوڕەکەش ئەم سێ شتە زەرورە هەبێ یەکەم شت XL-ە بێ بدۆزمەوە بە L لەگەڵ لەرەلەر کە هەردووشی مەیە کەواتە یەکەم هەنگاو ئەواکەم بەڵام پێویستم بە تەزووە بێت تەزووی گشتی سوڕەکەم پێویست بۆ ئەو تەزووەش پێویستم بە ڤۆڵتەی گشتیە بە پێ یاسای ئۆم لەگەڵ ڕێگری سوڕەکە هەمووی بەڵام ئەمەیانم نییە بۆیە هەنگایەک پێش ڕێگری سوڕەکە بێ من XC بدۆزمەوە بەهۆی C لەگەڵ لەرەلەر کە هەردووشی مەیە بە یاسای 1/2 FC کەنای دوم XC حازر بوو XL-شم هەبوو ئاڕی کۆیلەکە و ئاڕی پوختەکەشم هەبوو هەنگاوی سێ ئەکرێ من ڕێگری گشتی سوڕەکە بدۆزمەوە دوای ئەوەی ڕێگری گشتی سوڕەکەم دۆزیەوە لەگەڵ ڤۆڵتەی کاریگەری گشتی واتە جیازی ئەرکی سەرچاوەکە ئەتوانم بە یاسای ئەوم بە هەنگاوی چوارەم تەزۆکە بدۆزمەوە کە ئەم تەزووی کاریگەرم هەبوو هەنگاوی پێنجەم ئەکرێ من ڕێگری ئەم کۆیلە بدۆزمەوە بە XL و بە R زێد بدۆزمەوە هەنگاوی پێنجەم زێدم هەبێ و IEم هەبێ شەشەم هەنگاو ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەم دەست ئەکەوێت کە یەکەم داواکراوە بێ بە هەنگاوی شەشەم کەوات سەرنجمان هەنگاوی شەشەمە شەش هەنگاوانێ من جاگەمە ڤۆڵتەی کۆیلەکە لە پرسیاری پێشوا ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەشمان بە دوو ڕێگا دۆزیەوە ڕێگایکی کەشە هەروەکو باسمان کرد هەنگاوی یەکەم XL-م دۆزیەوە 2 پای FL کەڕەتم کرد کە 5.7 دەکات تقریباً 5.7 دەرئەچێت بە حاسیبەیەکی 5.7 ئۆم تاڵ ئەمە XL دووهەم وڵاتی نووسیە من لێرە ئەوواکەم XC دۆزمەوە بەڵام یاساکەی 1/2 پای FC و F-ەکە و C-یەکەم هەیە کەواتە ئەمیش مسۆگەرە 1/2 پای 2/3.4 F-ەکە 60 C-یەکەمان 200 مایکرۆفارادە 200 مایکرۆ دەتوان ناقص 6 بۆش XC-م دەزەکەوێت 13 تقریبا 13.3 ئۆمەکە تاوە ئەوە دوو هەنگاو هەنگاوی یەک تاو بوو
ئیشارەتێکم کە تاڵ بەنگای دوو تاڵ یەم بۆ سێ نووسراوە زێدی سوورەکە. زێدی سوورەکە شتێکی تازە خوێنین ئێستا. زێدی سوورەکە لە دوایەک بەستندا نەمانوو دەکاتە ئار دوو جا زائید ئەکس ئێڵ ناقص ئەکسی، بەڵام کام ئاڕە؟ ئەم جارە ئەم ئاڕە گشتیە، دوو ئاڕە هەیە لە سوورەکە، کۆیان نەکەیتەوە؟ زائید چێ؟ هەر ئەکس ئێڵ ناقص ئەکسی، چونکە لەم پرسیارەیە تاکە پرسیارە دوو ئاڕیتیایە، بۆیە ئەم ئاڕە گشتیە بێ بەچی؟ ئەبێ بە ئاڕی کۆیلەکە و ئاڕە پوختەکە. 10 زائید 12 ئار 10 زائید 12 کردیە 22 دوو جا. XL 5.7 بوو، ئەمایان 13.3 بوو، لە یەکی دەرەکەی ئەنجا دووجایەکەی ئەنجا لەگەڵ دووجای 22 کۆیەکەیتەوە. ئەنجا ڕێگری سوورەکەمان دەزەکەوێت 23.3ەکە 23.3 ئۆمان ئەت. ئەمە ڕێگری گشتی سوورەکەم دۆزیەوە سێ هەنگاومە بێ نابێت، سێ هەنگاو میشارەت کردەوە مەسێ. هەنگاوی چوار کە ئەبینم هەنگاوی چوار تەزووە، بەڵام ڤۆڵتەی گشتی و ڕێگری سوورەکەشمە یەکسەر یاسای ئەو من بیرەکەوێتەوە بە یاسای ئەوم هەلە بێ. ئیتر خێرا ئەبم لە حەلکردنی سوالەکە دوا ناکەوم، چکە من تازە فکرەکەم ڕێکخستووە. تەزوو دائیمەن کەڕەتی زێ دەکرێت، کەواتە زێ دەچێتە ژێرەوە، VE لەسەرەوە، ئێمە بۆی لێو تێک نەچێت. تەزوو دائیمەن کەڕەتی زێ دەکەواتە زێد لە ژێرەوەی لێو تێک ناچێت. توانی فکرانە بەکاربێنی. سا تەقسیمی 23 باشە خۆ 4.25 تایە وانە ئەکەواتە 4.23 تایە و پوینت سێش احتیمالە بکە ئەو پەڕی 4.3 بالضبط 4.3 ئەمپێڕەکات کاتێ بە حاسیبەیەکەین. ئەوە تەزوو سێ کەنگای چوارەمیش تەواو 1 2 3 4 هەنگاو ناوە زۆر باش. ئەمێرە سەری هەنگای پێنجەم نووسراوە زێدی کۆیلەکە، ئاگام لێ بێمە زێدی سوورەکە بوو، ئەمەی دۆزی ومەتەوە زێدی سوورەکەیە، بەڵام بیرم نەچێت زێدێکی کەش هەیە لە پرسیارەکە کە ئەوژی کۆیلەکەیە. هەنگای پێنجەمە زێدی کۆیلەکەمان هەیە. سێرکەن بزانین ئەمیان چۆن بەنسبەت زێدی کۆیلەکەوە. زێدی کۆیل XLم هەیە، ئارمە ئێ بۆ دوانەی دۆزینەوە بە ڤیساگۆرس. ئار دووجا زائید XLیش دووجا، ئەمە تەنها تایبەتە بە کۆیلەکە. باشە من بۆ چییە؟ من خۆ ئەگەر زێدی کۆیلمە بێت چۆن ئەلێرە بە یاسای ئۆم تەزوم دۆزیەوە؟ ئەگەر زێدی کۆیل و تەزوەکە مەبێ ئەم جارە بە یاسای ئۆم ڤیەکە دۆزمەوە، بەڵام ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە دۆزمەوە. هەر یاسای ئۆمە بەس بۆ ڤۆڵتەی ئێستا بەکارێنم، دوایم ڤیساگۆرسە. ئارەکەی ئاری کۆیل بەکارێنم، ئاری کۆیلەکە دەیەکە نەک 12 ئەم ڕسمۆی سفادە هەیە ئەو لێ تێک نەچێت. دەیەکەی چێی کۆیلەکەی XLەکە بگەڕێن لێرە چیم نووسیوە XL 5.7 بوو نەمنووسیواڵی بیرمان چوە لێرە 5.7 ئۆمەوە نەبوو 5.7 لێرە نەقۆم کردوە تاوە 5.7 5.7 دووجا بزانین زێدی کۆیلەکەمان چەند دەرەچێ. زێدی کۆیل 11 لە 15ەکە بە حاسیبە 11 لە 15 ئۆم، ئەمە هەنگاوی 5 بوو، ئەوە تا 1 2 3 4 5 باشە کەواتە گەیشتمە شەشەم، شەشەم یەکەم داواکراوە، کەواتە گەیشتمە تقریبان یەکەم داواکراوە. ئەمە وتمان درێژترین پرسیاری ڕاهێنانەکە بوو کە داچوونە گشتی. ئەمەیان داسای ئۆم وتمان دایمەن تەزوو کەڕەتی چێە؟ زێت. ئەها لە پاڵیایەتی ئەها لێرە تەزوو کەڕەتی زێت، کەواتە ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە ئەبێ ئەم زێدە بەڵامی کۆیل بێ، چونکە ئێمە بیرمان نەچێت زێدی سوورەکەشمانەیە، کەواتە ئەم زێدەی دۆزیومەتەوەی چێ بوو هی کۆیل، بۆیە ئەم ڕقەمە بەکارێنمەوە بەکارنایەنم. هەر ئەوەنەیە دوو جار سوال لە حەلکرد ڕایی لەگەڵی فێرەبی. تەزوەکەی دۆزی بوومانەوە 4.3 بوو وابزانم، بەڵام بە وابزانم نابێ بە سەیریکەی پەنجەی بخەیتە سەر 4 لە 3 بۆی غەڵەت نەقلی نەکەی 4 لە 3 زێدی کۆیل چەنە؟ 11 و 4 44 44 تقریبا نزیکەی 50 دەرەچێەوە ئەنجامە 49.4 مەزبوطە 49.4 کەواتە تقریبا هەستم کرد کە جوابەکەم ڕاست دەرهێناوە کاتێ بە حاسیبەکەم سەرگەم 49.4 من وتم تقریبا 50 تەواو مەزبوطە، کەواتە بە دوونەوە هەوڵما حساباتەکەم بکەم دقیق دەرچووە. ئێستا شەش هەنگاو تەواو حوتە مەڵێ چی بدۆزەرەوە حوتە مەنگاو باش ئەمە بۆ هیچ هەنگاوێکی ناوێ چونکە تۆ ئەکسی و دۆزیوەتەوە ئێخۆتە زووشە هەیە یاسای ئۆمم لە بەردەسایە بۆ چێ؟ بۆ حوتەم هەنگاو کە ڤۆڵتەی کاریگەری بارگەگرەکەیە
و ئەیش هەر یاسای ئۆمە تەزوو بەڵام کەڕەتی کێ ئێکسی هەر یاسای ئۆمە بە زەنجارە ئێکسیە نووسی تەزوەکە 4.3 بوو ئێکسیەکە 13 بوو نازانم چەند بشتی چوار بوو 13.7 بوو لام وایە 13.3 نەبووە 13.3 لێرە حوتم نووسێ 13.3 بینتیا 13.3 چاو لێ چەند جارێک سەیرەکەیتەوە بۆی هەڵەی حسابیت نەبێ هەرچەنە زۆر دەوری نەئەدی بەڵام کردێ چەند 51 و نیو تقریبا 57.2 57.2 ڤۆڵت باشە ئەمە چەند هەنگاو حوت ئەی هەشتم هێشتا هەشتەمیش ڤۆڵتەی کاریگەری سەر بەرگریە پوختەکە بەرگریە پوختەکە ئەوەی ماوە ئەمە هەشتەمە یەک هەنگاومانەمێنێ بۆ ئەخیر تەزووی کاریگەر کەڕەتی بەرگریە پوختەکە یاسای ئۆمە دووبارە کەواتە هیچ شتێکی غەریبمان تا ئێستا نەخوێنەوە لە یاسای XL و XC و ڤیساگۆرس و ئۆم دەرنەچۆ تا ئەم لەحزێ کەواتە سوالەکان ڕاستە دوور و درێژە چارێکێکە من خەریکە سوالم بەڵام بەخوا سووکە نابێ لێی بترسی تەزوەکەمان 4 لە داسەیە بەرگریە پوختەکەمان 12 نەفسیان نابێ خۆت بتۆقێنی دواتر هیچ فێر نابی کە ترسای کە لە شتێ ترسایتەوە ئەبێ نەفسیان ئامادە بی بۆ ئەمانە چەنە کات تقریبا 52 51.6 ڤۆڵت 52 بنووسی ڕاست ئاخر شت ئەڵێ لەرەلەری ئەو تەزوەی سوڕەکە خاتە باری زرنگانەوە ئەم سوڕا خاتە باری زرنگانەوە لەرەلەری تەزوەکەیە بەبزانین دەقی سوالەکە بخوێنینەوە ڕێک با داواکراوەکەی بخوێنمەوە ئەڵێ لە قەیبا لەرەلەری ئەو تەزوە گۆڕاوە چەندە کەوا لە سوڕەکە دەکات کەوێتە باری زرنگانەوە باوکم سەر کە دائیمەن لەرەلەری زرنگانەوە کە دوێنە لە تێبینی سێم و ئەخیری دوایەک بەس ناخوێنمان لەرەلەری زا یعنی زرنگانەوە وتمان تەنها بەم یاسایە دوو پایڕێکی ئێڵ لەگەڵ سی ئێڵ و سیم هەیە بۆ ئێمە بە یەک هەنگاو دەرەچێت و بیریشە نەچێمە لە قیبائی سوالەکە تا ئەم تۆزە تا ئێرەشدادا هەنگاو بەز لە قێلف بوو کەواتەوە بەز لە قێلف بوو باوکم هەشت هەنگاو نۆهەم لە قیبا تا سوالەکە بە تەواو بۆ حسابە یەک لەسەر دوو کەڕەت 3.4 کەڕەتی ڕەجی ئێڵ بزانین ئێڵەکەی چەند وتووە ئێڵەکە 15 میلیە 15 میلی هێنری یعنی دەتوان ناخسێ ئەی سیەکە 200 بوو وا بزانم 200 مایکرۆیە ئەیش 200 دەتوان سالب 6 ئەنجام تقریبا 92 ڕەنگە دەربچێ 92 هەرتز بزەبت کەواتە لێرەوە ئەنجامی ئەم دابەشکردنە کە لەرەلەری زرنگانەوەیە ئەتوانی بە کورتی بنووسی لەرەلەری ز بریتێ لە 92 هێرتز ئێستا دوای ئەوەی پرسیارەکەمان تەواو کرد حسابی هەنگاوەکانمان بکەین 1 2 3 4 5 6 7 8 9 ئەو ڕقم 9 هەنگاو هیچ هەنگاوێکم نەپەڕانەوە چی داوا کردووە کردومە کەواتە ئێستا دڵنیام ئەکرێ جارێکی کە چێشیکی ڕازاتەکەت بکەیتەوە بۆ ئەوەی ئەگەر هەڵەیە شتێ هەبوو پێشەکی بیگری وەکو لێرە 13.3 من لێرە نووسی بووم 13.7 گرتم خێرا پێشەوەی وەرەقەکە تەسلیمی مامۆساکەی بەم نوعە بە دڵنیایکی تەواوە لە ئیمتحانێتە دەرەوە هەستەکەی خوتەکانە مەزبوطە هەموویت حەل کردووە چی وتووە نایەتە دەرەوە وەڵاوە بزانم شتێکی داوا کردبوو دەرم نایەنە ئەوەی تێ ناکەوێت بەسیقەوەیتە دەرەوە لە ئیمتحان بۆیە پرسیار حەلکردن هەنگاوەکان دەستنیشان کە خوتەی حەل ئامادەکە ئەنجا دەست پێ بکە سوپاسانەکەم بۆم کاتێک کە بەدیارمەوە دانیشت بوون لام وایە لەوە زیاتر ڕەنگە ئیستیعابی بابەتەکە نەکا خوێنکار بۆیە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و ئەوەستین تا ئیشەڵا دووس بەی لە هەمان کاتە دەی بەیانی بۆ 12 بەیانی لە پرسیاری 44 45 53 54 55 56 کە هاوڕێکە ئەوش حەلەکەین و مۆزوعی هاوڕێکی ژەخوێنین خوار بێ بگەینەوە کاتە بەردەوامە بین لە پەخشی ڕاستەوخۆ بۆ ئەوەی خوێنکارە خۆشەویست و ئازیزەکانمان کە هەمووی کە سوکاری خۆمانە سوود لەم پشۆوە بگرن کەمانیەکە ببێتە دوو جار بەسەرات چوونەوەی بابەتەکانی بۆ بەکەلۆری ئینشەڵڵا هەمووتان باواتی خۆتان ئەگەن و سەرکەوتۆ بن هەر خۆشحاڵ سوپاسانە خواتان لەگەڵ دوو پشکەش لابم بێنەمەوە پێمەوە ئاخیری ئەمە حەت